بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني الروشنايي دنجي. ناوي كتاب بانجواز يان لناوتون. نوسر دكتور زاكر نايك. ورجر جروبي زاكر. نقش سازي برك عثمان محمد. صالي تاب 2017 ميلادي برامبر 1438 كوتي. نوبي تاب یەکەم شوێنی چاپ ناوەندی سارا تیڕاژ 1000 دانە نرخ 2000 دینار لا بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە سپاردنی 170 ساڵی 2017 پێدراوە خوێندنەوە عەلی خۆشناو هەڵەبڕی و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن دکتۆر زاکر نایک چێیە؟ لاپەڕا 6 دکتۆر زاکر نایک بانکخوازێکی ئیسلامی شارەزا و چاڵاکی جیهانیە و خەڵکی هیندستانە خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە لە پزیشکی گشتیدا بە شارەزاییەکی بێوێنە لە ئیسلام و بەراوردکاریەکی بەتوانای ئاینەکان ناسراوە سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵینەوەی ئیسلامیە لە مۆمبای و قوتابی شێخ ئەحمەد دیدات بووە ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ دکتۆر زاکر نایک تێڕوانینەکانی ئیسلام شی دەکاتەوە و گومانەکانی سەر ئیسلام دەڕەوێنێتەوە و خراپە تێگەیشتنەکان لەسەر ئیسلام ڕاست دەکاتەوە و لاڕێی قورئان و فەرموودەی ڕاست و دەقە پیرۆزەکانی تر و دەشیان بەستێتەوە بە لۆجیک و بیر و ڕاستیە زانستیەکان لە دایکبووی پاییزی 1965 و بەناوبانگە با لێکدانەوە و ڕەخنەگریەکان و وەڵامە باوەڕپێهێنەرەکانی لەسەر ئەو پرسیارانەی کە لێی دەکرێت لە ماوەی 12 ساڵی ڕابردوو تا هاتنی ساڵی 2008 دکتۆر زاکر نایک زیاتر لە 1200 وتاری گشتی پێشکەش کردووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا و ویلایەتە یەکگرتووەکان و ئیتاڵیا و سعودیا و ئیماڕاتی عارەبی یەکگرتوو و کوێیت و قەتەڕ و بەحرەین و عەمان و ئوسترالیا و نیوزیلەندا و باشووری ئەفریقیا و بوتسوانا و مالیزیا و هۆنگ کۆنگ و تایلاند و جوانە و ئەمریکای باشوور و تریندا و چەندین وڵاتی تر و لەگەڵ چەندین وتار لە هیندستاندا و بەشداری زۆرێک لە گفتوگۆکانی کردووە بە سەرکەوتووی لەگەڵ زۆرێک لە کەسایەتیە بەناوبانگەکان لە ئاینەکانی تر وەک گفتوگۆ بەناوبانگەکەی لەگەڵ دکتۆر ویلیام کامبل لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەناونیشانی قورئان و ئینجیل لە ڕۆشنایی زانستدا کە لە ویلایەتی شیکاگۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مانگی ئێپرێلی 2000 بەڕێوەچوو کە تێیدا سەرکەوتوو بوو و گفتوگۆی لەگەڵ مامۆستای ڕۆحانی بەناوبانگ سڕی ڕاوی شانکار لە ژێر ناونیشانی چەمچی خودا لە ئاینی هیندۆسی و ئیسلام لە ڕۆشنایی دەقە پیرۆزەکان کە لە زەوی کۆشکەکان بەڕێوەچوو لە بانجالاڕور لە 21 ئایەری ساڵی 2006 کە ڕێزێکی زۆری لەلایەن ئامادەبوانی سەر بە هەردوو ئاینەکەوە لێگیرا گۆڤاری ئەندیان ئەکسپریس لە ڕاپرسیەکدا لە 26 فێبرایەری ساڵی 2009 پلەی 82 بەخشیە دکتۆر زاکر نایک لە کۆی 100 کەسایەتی کاریگەر و بەهێزی ساڵی 2009 هیندستان کە زیاتر لە 1 ملیار کەسی هیندستان بەشداریان لەو ڕاپرسیە کردبوو و لە لیستی ناوی گەورەترین و باشتریندا مامۆستای ڕۆحانی لە هیندستان ناوی دکتۆر زاکر نایک لە پلەی سەیەم بوو لە دوای بابا ڕامدێڤ و سڕی ڕاوی شانکار کە ئەویش تاکە موسڵمان بوو لە لیستەکە بوونی هەبێت دکتۆر زاکر نایک لە ئێستادا وەک ڕووکارێکی ئیسلام و موسڵمانان دەردەکەوێت
شێخ ئەحمەد دیدات بانگخوازی جیهانی لە ئیسلام و بەراوردکردنی ئاینەکان نازناوی دیداتی گەورە لە دکتۆر زاکیر نایک ناوە لە ساڵی 1994 و لە مانگی مایۆی ساڵی 2000 پارچە تەختەیەکی هەڵکەندراوی پێشکەش کرد لە بەرامبەر ئەو سەرکەوتن و دەستکەوتانەی لە بواری بانگەواز و لە بەراوردکردنی ئاینەکان بەدەستهێناوە. پارچە تەختەکە لە سەری نووسرابوو دیاریەک بۆ دکتۆر زاکر عەبدولکەریم نایک. کوڕی شیرینم، ئەوەی تۆ لە 40 ساڵ کردت 40 ساڵی دەخایەنێت تا من بەدەستی دێنم. سوپاس بۆ خوا کەوا دکتۆر زاکر نایک بە بەردەوامی دەردەکەوێت لە زۆرێک لە کەناڵە تەلەڤیزیۆنیە جیهانیەکان لە زیاتر لە 200 وڵات لە جیهاندا و بە بەردەوامی بانگهێش دەکرێت بۆ ئامادەبوون لە چاوپێکەوتن لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و زیاتر لە 100 وتار و گفتوگۆ و کۆڕ و وتوێژەکانی بە CD و DVD هەیە و چەندان کتێبی لە بارەی ئیسلام و بەراوردکردنی ئاینەکان نووسیوە. بانگەواز یان لە ناو چوون. لاپەڕا 9. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد. بسم الله الرحمن الرحيم. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. پەروەردیگارم سینگ و دڵ و دەروونم فراوان بکە، ئیشوکارم بۆ ئاسان بکە و گرەی زمانیشم بەڕەڵا بکە بۆ ئەوەی لا قسەکانم تێبگەن. برا گەورە و بەڕێزەکانم، خوشک و برایانم، سڵاوتان لێ دەکەم بە سڵاوی ئیسلام. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. باهێمنی و دڵ ئارامی و ڕەحمەت و بەزەیی بەرەکەتی ئەڵڵای پاک و بەرز بڕژێ بەسەر هەموو لایەک. بەڕاستی ئەمە گەورەی و جێی دڵخۆشیە بۆ من کە بۆ جاری سێیەم بانگهێش دەکرێم لە ڕێگای ڕێکخراوی خەڵاتی دووبەی نێودەوڵەتی بۆ قورئانی پیرۆز، ئەو ڕێکخراوەی کە دووبەی دایمەزراند لەژێر سەرپەرشتی موحەممەد ئال مەکتوم سەرۆک وەزیران و جێگیری سەرۆکی ئیماڕاتی یەکگرت و فەرمانڕەوای دووبەی. و بەڕاستی ئەمە جێی دڵخۆشیە بۆ من کە قسە بۆ خەڵکی دووبەی بکەم پاش دابڕان بۆ ماوەی 4 ساڵ. و من لە بیرمە کاکۆتاجار قسەم بۆ خەڵکی دووبەی کرد. ڕەمەزانی ساڵی 2005 بوو و بە هەمان شێوە بەڕێخستنی خەڵاتی دووبەی نێودەوڵەتی بۆ قورئانی پیرۆز بوو. ئەوەش ڕاستەوخۆ پێشکردنەوەی کەناڵێکی ئاسمانیمان بوو، پەیس TV. ئەوەش تەنها پێش 2 مانگ لەکردنەوەی کەناڵە ئاسمانیەکەی تایبەت با خۆمان وا سوپاس بۆ خوا و بە فەزلی خودا ئەو کەناڵە ئاسمانیە لە ماوەی 3 ساڵ و نیودا زیاتر لە هەموو کەناڵە ئیسلامیەکان ناوبانگ و بینەری هەبوو لە جیهاندا. و تەنها ئەوە و تەنها نەبووە کەناڵێکی ئیسلامی کە زۆرترین بینەری هەبوو، بەڵکو لە چەند مانگە کەمەی ڕابردوو زۆرترین بینەری هەبوو لە جیهان لەسەر ئاستی کەناڵە ئاینیەکان. و ئەمڕۆ ژمارەی پێشبینی کراوی بینەرانی پەیس TV سوپاس بۆ خوددا زیاترە لە 100 ملیۆن بینەر لە هەموو جیهان و دڵخۆش دەبن کاتێک دەزانن کە ئێمە کەناڵی دووەممان کردوتەوە پێش 2 مانگ. چونکە پێشتر کەناڵی پەیس TV لە 175 بە زمانی ئینگلیزی بوو و لە 125 بە زمانی ئوردو و هیندی بوو، بۆیە ئەوانەی کە زمانی ئینگلیزیان نەدەزانی گلەیان دەکرد چونکە ئەو بەرنامەی کە بە زمانی ئوردو بوون زۆر کەم بوون. و جیهانی ڕۆژئاوا کە زمانی ئۆردۆ تێناگەن پرسیاریان دەکرد دەربارەی ئەو بەرنامانەی کە بە زمانی ئۆردۆ بوو کە لە ناوەڕاستی بەرنامەکان دەهاتن. ئێمەش بۆ ئەوەی هەردوو لە ڕازی بکەین هەڵساین باکردنەوەی کەناڵێکی ئاسمانی دووەم پێش 2 مانگ بە ناوی پەیس TV ئۆردیە. بۆیە هەرکە خەڵاتی دووبەی نێودەوڵەتی بۆ قورئانی پیرۆز پەیوەندیم پێوە دەکەن، هەردەم بیر دەکەمەوە کە ئەوە پەیوەندیدارە باکردنەوەمان بۆ کەناڵە ئاسمانیەکە و دڵخۆش دەبن کاتێک کە دەزانن هەردوو کەناڵە ئاسمانیەکە پەخش دەکرێت لە شاری ڕاگەیاندن لە دووبەی.
سوپاس بۆ خوا پەخشکردن لە شاری ڕاگەیاندن لە دووبەی لەسەر هەردوو مانجی دەستکردی ئینتەلسات و عەرەبسات ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیا و ئوسترالیا دادەپۆشێت و لە لەندەن بۆ ئەوەی ئەوروپا و ئەمریکای باشوور و باکوور دابپۆشن. بۆیە دەمەوێت سوپاسی خەڵاتی دووبەی نێودەوڵەتی بۆ قورئانی پیرۆز بکەم بۆ پەیوەندیکردن بە من و کاربەدەستانی دووبەی بۆ بەدەستخستنی تواناکان بۆ پەخشکردنی هەردوو کەناڵەکە. بانگەواز یان لە ناو چوون. ناونیشانی گفتوگۆکەمان بریتیە لە بانگەوازکردن یان لە ناوبردن. مانای وشەی بانگەوازکردن داعوە چییە؟ ئەو کەسانەی کە لە ناومانن کە بە هیندی و ئۆردو قسە دەکەن بە تایبەتی ئەوانەی کە لە نیمچە دوورگەی هیندستانن وا لە مانای وشەی داعوە گەیشتون کە هەر کاتێک گوێیان لا وشەی داعوە دەبێ بیر لە ژەمێکی بریانی بە گۆش دەکەنەوە وەک ئەوەی ئاهەنجێک ساز بکەن. داعوە یان داعوەت لە ڕاستیدا ینی ئەوەی کەسێک بانگهێش بکەیت. داعوە ینی کەسێک بانگت بکات و ئەمڕۆ ئێمە باسی بانگهێشتکردن ناکەین بۆ ئاهەنگ یان خواردنی ژەمەنان، ئەمڕۆ قسە لەسەر داعوەی ئیسلام دەکەین، ینی بانگەواز و بانگکردن بۆ ئیسلام. داعوەت تەنها بۆ تاکەکانی خێزان ناکرێت بەڵکو لە حاڵەتی ئاسایی داعوەت دەکرێت بۆ کەسانی نەناسراو. بە هەمان شێوە بانگەوازی ئیسلام بانگەواز و بانگکردنێکە بۆ کەسانی جگە لە مسلمانان. با شێوەیەکی سەرەکی کاتێک ئێمە باسی ئیسلام دەکەین بۆ کەسانی جگە لە مسلمانان و هەوڵ دەدەین ئەو تێگەیشتنە هەڵەیە ڕاست بکەینەوە، هەوڵ دەدەین لە ئیسلام تێبگات بە شێوە و ڕێگایەکی باشتر وە هەوڵ دەدەین ئەو وێنە سلبیەی کە لەلای دروست بووە لەسەر ئیسلام لا بدەین. ئەوەش پێی دەوترێت داعوە بانگەواز. هەندێک کات وشەی داعوە بە مانە زاراویەکەی ئیستلاحیەن بەکاردێت کە قسە بۆ مسلمانان دەکەیت دەربارەی ئیسلام، بەڵام گونجاوترین وشەی عەرەبی بۆ باسکردنی ئیسلام بۆ مسلمانان بریتیە لە ئیسلاح. وشەی ئیسلاح بە مانای چاکردن و باشکردن دێت. چاکردن و باشکردن بۆیە کاتێک مسلمانێک قسە لەگەڵ مسلمانێک دەکات بۆ ئەوەی زانیاری زیاتری پێ بدات. ئیسلام گونجاوترین وشە بریتیە لە ئیسلاح، چاکردن و چاکخوازی، وە کاتێک دەربارەی ئیسلام دەدوێ بۆ جگە لە مسلمانان گونجاوترین وشە بریتیە لە داعوە بانگەواز. بانگەواز یان لە ناو چوون. ئێمە گفتوگۆ لەسەر بانگەوازکردن یان لە ناوبردن دەکەین. پێویستە لەسەر مسلمانان بەرنامە و پەیامی ئیسلام بۆ جگە لە مسلمانان بگوازنەوە، ئەگەرنا لە ناو دەبرێن. من وتەکانم بە ئاەتێک لە قورئانی پیرۆز لە سوورەتی ژمارە 3 ئاەتی 110 دەست پێ کرد کە الله سبحانه وتعالى دەفەرمێ: كنتم خير أمة أخرجت للناس. ئەی خەڵچینە، ئەی مسلمانان، ئێوە باشترینن، ئێوە باشترین خەڵکن کە بۆ مرۆڤایەتی هاتوون. خوای گەورە ناوی ئێمەی مسلمان دەنێ. باشترین گەل و خەڵک بەڕاستی خوا ئەو گەورەی و شەرەفەمان پێدەدات. جا هەر کاتێک گەورەی و شەرەفێک ببەخشرێت هەردەم دەبێ بەرپرسیارەتێکی لەگەڵدا بێت. هیچ شەرەفێک بەبێ بەرپرسیارەتی بوونی نییە. بۆ نمونە لە قوتابخانە بەڕێوبەرەکە پلەپایەی بەرزترە لە مامۆستا و مامۆستاش پلەپایەی بەرزترە لە کارمەند. بە هەمان شێوە بەڕێوبەرەکە بەرپرسیارەتەکەی بەرزترە لە مامۆستا و مامۆستاش بەرپرسیارەتی گەورەترە لە کارمەند. هیچ پلەپایە و شەرەفێک نییە بەبێ بەرپرسیارەتی. لە قورئانی پیرۆز خودای پاک و گەورە ناومان دەهێنێ بە خەیڕون ئوممە. لەبارەی ئێمەوە دەڵێ باشترینی خەڵکن. ئایا وا نازانن ئێمە بەرپرسیارەتەکەمان لەسەر شانە؟ وەڵامی ئەمە لە هەمان ئاەت هاتووە کە خوای گەورە بۆمان تەواو دەکات و دەفەرموێت: تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. لەبەر ئەوەی ئێوە فەرمان دەکەن بە چاکە و ڕێگری دەکەن لا خراپە و باوەڕ بە خوددا دەهێنن. خدای پاک و بەرز ناومان دەهێنێ بە باشترینی خەڵکی. تەنانەت بە مسلمان گونجا و شیاونیە خدای پاک و گەورە ئەم پلەپایە و شەرەفەمان پێدەبەخشێ کە ناومان دەهێنێ بە خەیڕون ئوممە، یعنی چاکترینی خەڵک. چونکە ئێمە فەرمان دەکەین بە چاکە و ڕێگری دەکەین لا خراپە و باوەڕ بە خوددا دەهێنین. ئەگەر ئێمە پەیامی خدای پاک و بەرز نەگوازینەوە بۆ ناو مسلمانەکان و ئەو بە هەڵەت تێگەیشتنەی کە هەیە لە مێشتیان دەری نەهێنین، ئەوە ئێمە بە تەواوی شیاونین تا ناومان لێ بندرێت باشترینی خەڵکی. و تەنانەت شیاونیە پێمان بگوترێت مسلمان. خوای گەورە دەفەرمێ لە قورئاندا لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 143: وكذلك جعلناكم أمة وسطا. یعنی کردومانن بە گەلێکی میانڕە و گەلێکی دادپەروەر. ولتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا.
بۆ ئەوەی بەسەر ئەم خەڵکەوە ببنە شایەت و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر گشتانەوە چاودێر و شاهد بێت. خودای پاک و بەرز ئێمەی کردووە بە ئومەتە وەسەطە، یعنی گەلێکی میان ڕەو، نازێدە ڕۆ و نەکەم تەرخەم، بۆ ئەوەی پەیامەکە بگێنین و شاهدی بدەین لەسەر کەسانی تر لە مرۆڤایەتی و پەیەمبەریشمان محەممەد صلی الله عليه وسلم شاهدی من بۆ دەدات. لە سەرەتای وتەکانم ئاماژەم بە ئاەتێک لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی ئەتەوبە ئاەتی 24 سوورەتی ئەتەوبە لە هەر سوورەتێکی تر زیاتر باسی جەنجی تێدا کراوە. ئەگەر قورئان بخوێنیتەوە ئەوە سوورەتێک کە زیاتر لە هەر سوورەتێکی تر کە باسی جەنجی کردبێ سوورەتی تەوبەیە. بۆچی دەڵێم سوورەتی تەوبە لە هەر سوورەتێکی تر باسی جەنجی کردووە؟ چونکە سوورەتی تەوبە تاکە سوورەتە لە قورئانی پیرۆز با دەستەواژەی ناوازەی بەناوی خوای بەخشندە و میهرەبان بسم الله الرحمن الرحیم دەست پێ ناکات. هەموو سوورەتێک لە قورئاندا بە دەستەواژەی ناوازەی بسم الله الرحمن الرحیم دەست پێ دەگات جگە لە سوورەتی تەوبە. بۆ نمونە ئەگەر سوورەتی ئیخلاس یان سوورەتی ئەلفەلەق یان سوورەتی ئەنناس یان هەر سوورەتێکی تری ناوی قورئانی پیرۆز بخوێنیتەوە دەبینیت بە دەستەواژە ناوازەکەی بسم الله الرحمن الرحیم دەست پێ دەکات. بەڵام لە سەرەتای سوورەتی تەوبە بسم الله الرحمن الرحیم نییە. بۆچی نییە؟ بۆچی ئەم سوورەتە بە دەستەواژە ناوازەکە دەست پێ ناکات؟ بۆ نمونە گەر تۆ لە شەقامەکانی دووبەی ڕێت دەکرد لەگەڵ خێزانەکەت یان دایکت وا دابنێ کەسێکی گێرە شێوێن هات و هەڵسا بادزینی جانتای خێزانەکەت یان دایکت و دواتر هەڵات چی دەکەی؟ ئاسایی بە دوای دەکەوی و کاتێک دەیگیری ئایا پێی دەڵێی سڵاو و ڕەحمەت و بەزەی خودات لەسەر بێت یان پێی دەڵێی بە ناوی خودای بەخشندە و میهرەبان یان ڕاستەوخۆ بە تووڕەیەوە دەچیتە ناو بابەتەکە و دەڵێی ئەو جانتایم بەرێ ئەگەرنا پێیەکانت دەشکێنم و لێ دەدەم. بە دڵنیاییەوە ڕاستەوخۆ دەچێتە ناو بابەتەکە و بسمیلا لێرەدا پێویست نییە. بە هەمان شێوە گەر سوورەتی تەوبەت خوێندەوە بسمیلای ناکەیت، چونکە ئەگەر ئاەتەکانی سەرەتای سوورەتەکە بخوێنیتەوە ئەو کات دەزانی کە پەیمانێکی ئاشتی هەبووە لە نێوان موسڵمانان و هاوبەشدانەرانی شاری مەککە و ئەو پەیمانە شکێندرا لەلایەن لایەکیان کە ئەوانیش هاوبەشدانەرەکانی مەککە بوون. بۆیە کاتێک خوا دەگاتە ئاەتی 5 لە سوورەتی تەوبە ئاگادارکردنەوەی کۆتایی بە هاوبەشدانەرانی مەککە دەدات کە دەبێت لە ماوەی 4 مانگ شتەکان هەمووی چاک بکەنەوە، ئەگەرنا ئەوە دەبێتە ڕاگەیاندنی جەنگ. هەر لەبەر ئەمەش خوای پاک و بەرز ئاگادارکردنەوەی کۆتایی دەدات و ڕاستەوخۆ دەچێتە ناو بابەتەکە. و کۆمەڵێک هۆکاری زۆر هەن لەسەر نەبوونی بیسمیلا لە سوورەتی تەوبە. هەندێک لە مفەسیرەکان دەڵێن هۆکاری ئەمە ئەوەیە کە خوددا هاوبەشدانەرانی مەککە ڕاستەوخۆ ئاگادار دەکاتەوە، بۆیە پێویستی بە بیسمیلا نییە و ڕاستەوخۆ دەچێتە ناو بابەتەکە. بەڵام کاتێک خوا دەگاتە ئاەتی ژمارە 24 ڕووی قسەکانی لە ئێمەی موسڵمان دەکات، ئێستا ئێمەی موسڵمان دەکەوینە سەرهێڵی ئاگرین. الله سبحانه وتعالى دەفەرموێ قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين. لێرەدا خوای گەورە ئێمەی ئادەمی زات ئاگادار دەکاتەوە و لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هۆشداریمان دەداتێ و دەفەرمێ ئەگەر ئێوە ئەو 8 شتانەتان باو باپیرانتان و براکانتان و هاوسەرانتان و عاشیرەت و هۆستان و ماڵ و سامانێک کە بەدەستان هێناوە یاخود بازرگانیەک دەترسن کە شکان و بێبازاری ڕووی تێبکات و خانوو بەرە و کۆشک و تەلارێک کە حەز دەکەن لێتان تێک نەچێت و دڵخۆش بن پێی، لاتان خۆشەویستتر و نازدارتر بێت لە خودا و پێغەمبەرەکەی وا خۆشەویستتر بێت لاتان لە هەڵسان با تێکۆشان لە ڕێگەی ئەڵڵا دە ئەوە چاوەڕوان بکەن هەتا خوا فەرمان و تۆڵەی خۆی دێنێ بۆتان و ئەڵڵا ڕێنمونی کەسانی تێپەڕ لا سنوور ناکات. یەکێک لەو شتانەی کە خوای گەورە لەم ئاەتەدا باسی دەکات و هۆشداری ئەوەمان دەداتێ ئەگەر ماڵ و مناڵ و خزم و سەروەتی دنیامان زیاتر لەی خۆشویست ئەوە با چاوەڕێی تۆڵە و سزای خوا بکەین. بریتیە لە هەوڵ و تێکۆشان لە ڕێگەی خودا ئەلجیهاد فی سەبیل الله و هەوڵ و تێکۆشانیش لە ڕێگەی خودا چەند جۆرێکی هەیە و لەم ڕۆژگارشدا باشترین جیهاد و تێکۆشان بەڕاو بۆ چوونی من بڵاوکردنەوەی پەیامی خودای پاک و بەرزە کە ئەویش بانگەوازە داعوە و گواستنەوە و ڕاگەیاندنی پەیامی خوای پاک
پاک و بەرزابوونا و مسلمانان و لابردن و نەهێشتنی بەهەڵە تێگەیشتن لە مێشتیان ئەگەر تۆ ئەو هەشت شتت زیاتر لە خودا و پێغەمبەرەکەی و هەڵسان با تێکۆشان لە ڕێگەی خوا خۆشویست ئەوە خودا لە ئەنجامی ئەمەدا دەفەرموێ تەڕەبەس چاوەڕوان بە مانای چییە کاتێک کە خودا دەفەرمێت چاوەڕوان بە و ئێمەی مسلمان چاوەڕوان دەکەین دادەنیشین لا شوێنی خۆمان و هیچیش ناکەین مانای چییە کە خودا دەفەرموێت چاوەڕوان بە بۆ نمونە و کاتێک لە قوتابخانە ئەگەر بیت و قوتابیەکی گەورە قوتابیەکی بچووکی بێزار کرد قوتابیە بچووکەکە با قوتابیە گەورەکە دەڵێ چاوەڕوان بە تا برا گەورەکەم دێت وا ڕێک کەوتوایە برا گەورەکەی گەورەترین گێرە شێوێنە لە گەڕەکەکە کاتێک قوتابیە بچووکەکە با گەورەکە دەڵێت چاوەڕوان بە مەبەستی وایە کە پێی بڵێ ون بە لەبەر چاوم پێویستە خۆت ون بکەی وا چاکە بۆت کە خۆت چاک بکەی گەرناوانێکی باشت فێر دەکرێت کاتێکیش کە خوای گەورە پێمان دەڵێت چاوەڕوان بە ئەوە پێمان دەڵێت لەبەر چاوم ون بە یان بۆت چاکە کە خۆت چاک بکەی سەرنج بدەن و بیر بکەنەوە خودای پاک و بەرز ئەو هەشت شتەی با خۆشەویستی خۆی و پێغەمبەرەکەی و تێکۆشان لە ڕێگەی خودادا بەراورد دەکات یەکەم جار ئەفەرموێ قل إن كان آباؤكم أي محمد صلى الله عليه وسلم پێیان بڵێ گەر باوکانتان و ئێوەش باش دەزانن خوای پاک و بەرز لە قورئاندا پاش ئیمانهێنان با خودا باسی چاکەکردنی کردووە لەگەڵ دایک و باوک کە دەبێت لەگەڵیان نەرمونیان بین و خوددا دەفەرمێت لە سوورەتی ئیسرا ئایەتی 23 بۆ 24 وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا وتا پەروەردیگارت بڕیاری داوە و فەرمانی کردووە کە دەبێ هەر خۆی بپەرسرێ و دەبێت لەگەڵ دایک و باوکدا چاکە بکەن إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما جا هەر کاتێکێکیان یان هەردووچیان کە لای تۆن تووشی لاوازی و پیری بوون هەرگیز نەکەی وشەیەکی بێزاریان پێ بڵێیت تەنانەت بەرامبەریان ئۆفێکیش مەکە ولا تەنهەرهما وقل لهما قولا كريما و هەرگیز پێیانە هەڵمەشاخێ و بەسەریانە مەنەڕێنە و هەمیشەش با وشەی ئەدەب و جوان و پیاوانە قسەیان لەگەڵدا بکە واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا باڵی خۆ بەکەم زانینیان بۆ ڕابخە لەبەر بەزەی و مێهرەبانیت و نزایان بۆ بکە و بڵێ ئەی پەروەردیگارم ڕەحمیان پێ بکە هەرچۆن ئەوان منیان پەروەردە کرد بە منداڵی وەک دەبینین کە خوای گەورە چەندە ڕێزی لا دایک و باوکان ناوە و خۆشی ویستون و ڕێزگرتنیان لە دوای پەرستنی خۆی هێناوە و لەسەری پێویست کردوین کە بەو ئەندازەیە ڕێزیان لێ بگرین و خۆشمان بوێن با جۆرێک لە ئاستیشیاندا ئۆفێک نەکەین بەڵام خوای گەورە ئەم هەموو ڕێز و خۆشەویستنە بۆ ئەوان و دواتریش بۆ خزم و نزیکان و بۆ ماڵ و سەروەتی دنیا بەراورد دەکات با خۆشەویستن بۆ خۆی و پەیامبەرەکەی و هۆشداری ئەوەمان دەداتێ ئەگەر خۆشەویستیمان بۆ ئەوان زیاتر بێت لا خۆشەویستی بۆ خودا و پەیامبەرەکەی و تێکۆشان لە ڕێگەی خوا ئەوە با چاوەڕوانی تۆڵە و سزای قورسی خودا بکەین فتەڕەبەسوو خوای گەورە نمونەیەکی ناوازەمان دەداتێ لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 261 دا دەفەرموێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة وێنەی خێری ئەوانەی کە ماڵی خۆیان بەخت دەکەن لا ڕێی خوا وەک دەنکێک تۆ وایە کە ڕوا بێت و 7 گوڵی گرتە بێت و لە هەر گوڵێک 100 دنچی تێدا بێت ئەوە مانای ئەوەیە ئەگەر تۆ یەک دەنکە گەنمت چاند ئەوە خوددا 7 گوڵە گەنممان دەداتێ لە هەر یەک لەو گوڵانە 100 دەنچی تێدایە یانی تۆ ئەگەر یەک دانە ببەخشی ئەوە خوددا بە 700 ئەوەندا دەداتەوە لازاری بازرگانیدا ئەوە پێی دەوترێت یەک بە 700 واتە ئەگەر 1000 دینار بکەیتە مامەڵەوە 700,000 قازانج دەکەیت منیش قسە لەسەر بازرگانی دەکەم و ئێمە دەزانین کە جیهان تووشی سەختی و دژواری بووە بە تایبەتیش دووبەی ئەگەر ویستت بازرگانیەک بکەی کە هەرگیز خەسارەتمەند نەبیتەیە ئەوە بازرگانی لەگەڵ ئەڵڵا بکە وەک دەزانن لا کاتی تەنگ و چەڵەمەدا دەستکەوت و خەسارەتمەندی تێدایە هەندێ لە بازاڕەکان بەرز دەبێتەوە و هەندێکی تر نزم دەبێتەوە بەڵام ئەو بازرگانیەی کە هەرگیز تێیدا خەسارەتمان نابی ئەویش بازرگانی کردنە لەگەڵ خوای گەورە خدا پەیمانت پێدەدات کە چەند قات شتەکانت بۆ بگەڕێنێتەوە ئەگەر یەکێک لە ساڵەکان بازاڕی دووبەی باش بوو بۆ نمونە بازاڕی کڕین و فرۆشتنی خان و بەرەو بە ڕێژەی 150
یان ئەو پەڕ لە 100% بەرز بوویەوە ئەوە خەڵکانێکی زۆر بەشداری تێدا دەکەن و ئەگەر گەیشتە لە 100-200 ئەوە هەموو خەڵکی تێدا بەشداری دەکەن. بەڵام کاتێک خوددا پەیمانی گەڕانەوەی شتەکانمان بە 700,000 پێدەدات و لەگەڵ ئەوەش کەسی بەشداری ناکات لە پێناو خوا بۆچی ئێمە دەڵێن باوەڕمان بە خوددا هەیە. خدا پەیمانی بە 700,000 مان پێدەدات لەسەر ئەوەش ڕانەوەستاوە بەڵکو تەواوی دەکات و دەفەرمێ والله يضاعف لمن يشاء وەتا خوداش لەمە زیاتر دەکات بۆ هەر کەس کە خۆی بیەوێت. لە شوێنێکی تردا و لە سوورەتی محەممەد ئاەتی 38 خوای گەورە دەفەرموێت وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم خو أجر إيوا پشتهل بكن أوا خداي گورا إيوا دگوري با قوم گليچي ترو أو شرفتان ليد سنيتوا لم زور نمونانشمان لا ميجوي گلاني پێشووتر هەیە بۆ نمونەکاتێک خوای گەورە سەرەتا یەهودیەکانی هەڵبژارد بۆ بڵاوکردنەوەی پەیامەکەی و ئەوان ئەو کاتگەڵی هەڵبژێردراوی خوابوون بەڵام ئەوان زۆر خۆ بەزلزام بوون بە دوای ئامۆژگاری و ڕێنمایی خوددا نەکەوتن. ئەگەر قورئان بخوێنیتەوە دەبینی کە لە 175 پێغەمبەرەکان و پەیامنێرەکان کە لە قورئان ناویان هاتووە لە یەهود بوون یانی ئەوان زۆری نەبوون و گەلی هەڵبژێردراو بوون بەڵام ئەوان بە دوای ڕێنماییەکانی خوددا نەکەوتن و پەیامەکەی خوددایان ئیهمال کرد هەر لەبەر ئەوەش خوددا وێنەی ئەم گەلە بەو گوێ درێژە دەکات کە بارێک کتێبی هەڵگرتووە و یەک دەنکلەیان تێناگا و سوودیشیان لێ نابینێ وەک لە سوورەتی الجمعە ئاەتی ژمارە 5 دەفەرموێ مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا حاڵی ئەوانەی تەوراتیان پێدراوە و تەکلیف کرانکاری پێ بکەن پاشان هەڵیان نەگرت و کاریان پێ نەکرد وەک حاڵی ئەو گوێ درێژە وایە کە بارێک کتێب هەڵدەگرێ و سوودیشیان لێ نابینێ. یەهودیەکان گەلی هەڵبژێردراوی خوددا بوون بەڵام شوێن ڕێنماییەکانی خوددا نەکەوتن و شوێن پەیامەکەی نەکەوتن بۆیە خوددا بە گوێ درێژیان دەچوێنێ کە لەسەر پشتیان بارێکی زۆری کتێبیان هەڵگرتووە بەڵام لێشی تێناگەن. و هەمان پەیام لە ئینجیلدا هەیە لە ئینجیلی مەتا ئیساحی 21 ژمارە 43 بۆیە پێتان دەڵێم کە خوددا دەسەڵات لە ئێوە دەسەنێتەوە و دەیدا بەگەلێک کە بەرووبوومیان هەبێت کەواتە ئەم ئاەتەی مەتا ئەوە دەگەێنێت گەرگەلێک بە دوای ڕێنماییەکانی خوددا نەکەوت و پشت گوێی خست ئەوە دەسەڵاتی خوای لێ دەسەندرێتەوە و دەدرێت با گەلێک کاکار و کۆشش دەکات بۆ ئەوەی بەرهەمەکەی بەدەست بێنێ و لەو جۆرە نمونەیەمان هەیە وەک ئەو یەهودیانەی کە بوونە خۆ بەزلزان گوتیان ئێمە گەلی هەڵبژێردراوی خودداین خودداش ڕێگایەکی تایبەتی هەیە گەر شوێن ئامۆژگاری و ڕێنماییەکانی خوددا نەکەوتی ئایا خوددا چی دەکات؟ کۆمەڵە خەڵکانێک دەهێنێت کاتۆ بەکەمت دەزانین و باخوار خۆتت دەزانین ووایان لێ دەکات لەسەر سەرتەوە دابنیشن هەر بۆیەش پێش 1400 ساڵ یەهودیەکان ڕقیان لە عارەب دەبۆ و بەکەمیان دەزانین ئەو ڕۆژگارش پێی دەگوترا جاهیلی نەفامی و نەزانی یانی ڕۆژانی نەزانی جەهالەت. عرب ئەو کات گەلێکی نەزان بوون زۆر نەفام بوون بەڕادەیەکە لە دەوری کەعبە باڕووتی تەوافیان دەکرد فەلسەفەیەکیان هەبوو دەیانوت چۆن دەبێ ئێمە خۆمان پیشانی خودای گەورە بدەین با شێوەیەک جوانتر و باشتر لەو شێوەیە کە لەسەری لەدایک بووینە بۆیە باڕووتی لە دەوری کەعبە تەوافیان دەکرد ئەوان لەو ئاستەی نەفامی و نەزانی بوون بەڵام خوای گەورەش چی کرد ئەو عارەبانەی هێنا قورئانی بەسەردا دابەزان و وەکردیشینە هەڵگری چرا بۆ مرۆڤایەتی لە دوای ئەوەی کە نەزانترینی خەڵک بوون وای لێکردن لەسەر یەهودیەوە دابنیشن لە کاتێکدا ئەوان زۆر بەکەمیان دەزانین و ئەوەش دەزانین کە لە دوای دابەزینی قورئان خوددا زیاتر لە هەر گەلێکی تر زانستی بەخشیە عەرەب بەڵام نابێ خۆ بەزلزام بین وەک یەهودیەکان ئەگەر ئێمەش دەستمان کرد بە شانازی وەک یەهودیەکان ئەوە خوددا پێمان دەفەرموێ وئین تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم ئەگەر بە ئەرکەکانتان هەڵنەستی ئەگەر شوێن ڕێنماییەکانی خوددا نەکەوتی ئەوە خوددا کەسانی تر دەهێنێتە جێگات و بەدڵنیاییەوە وەک تۆش نابێت و نمونەشمان هەیە لە ئیسپانیا ئێمەی موسڵمان ئیسپانیامان بەڕێوە برد بۆ ماوەی 800 ساڵ بەڵام پەیامەکەمان بڵاو نەکردەوە و هەڵنەستین بە بانگەواز خودای گەورە چی کرد هەموو موسڵمانانی ڕەش کردەوە وای لێهات موسڵمانێک نەبوو بە ئازادی بانگ بدات لە ئیسپانیا هێرشەکانی سەلیبی هات و موسڵمانانی سڕیەوە لەبوون ئێمە بە ئەرکەکەمان هەڵنەستاین و پەیامەکەمان بڵاو نەکردەوە ئێستاش خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە و ئێمەش ئەو تەنگ و چەڵەمەی مێژوومان بینی ڕۆژێک بۆ تۆ ڕۆژێکیش لەسەر تۆ
ئەگەر تۆ هەڵنەستای بە ئەرکەکانت و واپەیامی خودای پاک و بەرزت نەگەیان بەناو مسلمانان لە دوای ئەوەی کا ڕێنمونی کردی، خوداش خەڵکانی تر لە جێگاتدا دەنێ وەکو تۆش نابن. لە ئێستادا و لە هەر سووسێکی ئەم دنیاە پرسیار لە هەر مسلمانێک بکەیت و بڵێت ئایا خۆشەویستترین کەس لات چێیە؟ بە دڵنیاییەوە وەڵامەکەی خوایە. ئەگەر لە هەڵ مسلمانێک بپرسین ئایا خودامان زیاتر لە دایکمان خۆش دەوێ، دەڵێن بەڵێ. ئایا خودات زیاتر لە باوکت خۆش دەوێ؟ ئایا خودات زیاتر لە منداڵەکانت خۆش دەوێ؟ ئایا خودات زیاتر لە هاوسەرەکەت خۆش دەوێ؟ ئایا خودات زیاتر لە پیاوەکەت خۆش دەوێ؟ بێگومان وەڵامەکەی بەڵێ دەبێت و دەڵێن خودامان زۆرتر لە هەموو کەسێک خۆش دەوێت لە دنیادا. خودامان زیاتر خۆش دەوێت لە دایکمان و باوکمان و منداڵەکانمان و هاوسەر و پیاوەکانمان. بەڵام ئایا لە کردەوەکانیشمان ئاوایە؟ ئێستا ئەگەر پرسیارێکی سادە و ئاسان لە خۆمان بکەین، وا دابنێت تۆ ڕۆژێک بەیانیەکەی لە ماڵەکەت دەرچووی، ماڵت بەجێهێش بۆ سەر کارەکەت، وا کاتێک تۆ دووری لە ماڵەکەت جیرانەکەت وشەی ناشیرنی بەرامبەر دایکت بەکارهێنا و بێزاری کرد. کاتێک تۆ دەگەڕیتەوە ماڵ و بەوە دەزانی کە جیرانەکەت دایکتی بێزار کردووە و وشەی ناشیرینی لەگەڵ بەکارهێناوە چی دەکەی؟ لێی دەدەی چی دەکەی؟ بێگومان یەکێک دەیەوێت بە مشتە کۆڵا لێی بدات، و یەکێکی تر بە هەر جۆرێک لێی بدات، و یەکێکی تر دەیەوێ بیکوژێ. باشان منیش هاوڕام ئەگەر بێت و هەرکەس دایکمان ئازار بدات بەبێ هۆکار یا وشەی ناشیرن و خراپی لەگەڵ بەکارهێنا، ئەوە دڵنیام کە هەر یەکە و با جۆرێ هەوڵی تۆڵەکردنەوە و توند و تیژی دەدات، چونکە ئەوە سروشتی مرۆڤە. بەڵام لێرەدا با بپرسین بۆچی لە بەرامبەردا ئەم کارە دەکەین؟ بێگومان چونکە ئێمە دایکمان خۆش دەوێ و دەڵێت چۆن کەسێک دەوێرێت دایکم بێزار بکات. ئەی ئەگەر خۆت نەتوانی تۆڵە بکەیتەوە و توانات نەبوو، ئەو کات چی دەکەیت؟ بڕوا بکە دڵنیام کەسێک بەکرێ دەگری بۆ ئەوەی تۆڵەی بسەنێت، ئیتر هیچ لات گرنگ نییە چۆنی، بەڵکو گرنگترین شت لە لات ئەوەیە کە تۆ دەرسێکی باشی پێ بدەی و تۆڵەی دایکت بکەیتەوە. وایە یان نا؟ بێگومان وایە، چونکە ئێمە دایکمان خۆش دەوێت. خوای گەورە دەفەرمێت لە سوورەتی مەریەم ئایەتی 88 بۆ 90: قالوا اتخذ الرحمن ولدا. جوولەکە و گاوڕەکان وتیان خوددا بۆ خۆی منداڵی هەیە. لەقەد جئتم شەیئا ئیدا. بەڕاستی قسەیەکی زۆر ڕق و گەورە و دزێ و خراپتان بەدەمدا هاتووە. ئەگەر تۆش کەسێک وتی خوا منداڵی هەیە، ئەوە بەڕاستی گەورەترین خراپەیە کە دەکرێ و ڕووی لە خودای پاک و بەرز بکرێ. تەکاد السەماوات یەتەفەطەرن منه. لەسەر ئەو قسە ناماقولیە خەریکە ئاسمانەکان لێک بترازێن لەت و پەت بن. وتەنشەق الئەڕض وتەخر الجبال هەددا. زەویش قاش ببێ و کێوەکانیش بە هاڕەهار بڕوخێن و بە یەکا بچن و بکەون. ئەڵڵا دەفەرموێ ئەگەر بێت و ئاسمان هەستی بکردبایە و گوێی لە کەسێک بوایە بڵێ خوددا منداڵی هەیە، ئەوە لێک دەبوویەوە و پارچە دەبوو، و زەوی قاش دەبوو، کێوەکان دەڕووخا و دەکەوت. بەڵام بەنسیبەت ئێمەی مسلمان باوەڕم پێ بکەن ڕۆژانە ئەو قسەیە دەچێتە گوێمان و دەبیستین و بگرە لەوە خراپتریش. بەڵام بەداخەوە بڕوان پێ بکەن هیچ شتێک لامان دروست ناکات، و گوێمان لێ نییە و ڕاناچڵەچین. هەموو ڕۆژێک هاوڵ و هاوڕێ و جیرانە ناموسڵمانەکانمان خراپە دەکەن لەگەڵ خوددا و دەڵێن کە ئەو کوڕێکی هەیە. بەڵام ئێمەی مسلمان تەنانەت ناتوانین لێویشمان لێک بکەینەوە و لەو لاشەوە دەڵێن ئێمە خودامان زیاتر لە باوک و دایک و خێزانمان خۆش دەوێ. ئایا ئەمە قسەی دڵمانە و کاری پێ دەکەین؟ هەموو ڕۆژێک دەچێتە قوتابخانە یا زانکۆ یا شوێنی کارت یا نووسینگە و کتێبخانە و گوێبیست و بینەری ئەو قسە ناشیاوانە دەبین کە بەرامبەر خوددا دەکرێت و ناشتوانین تەنانەت دەممان بکەینەوە و دەشڵین ئێمە خودامان خۆشتر دەوێ لە باوکمان و دایکمان. من ناڵێم پێویستە بچی لێی بدەی یا شەڕی لەگەڵ بکەی یا بیکوژی، بەڵام لانی کەم دەمت بکەرەوە. هەموو جارێک چاوپۆشی دەکەین و دەمماندا دەخین و دەترسین قسەیان لەگەڵ بکەین، و بێگومان ئێمەی مسلمانان هەموومان باش ئەو شتە دەزانین. خوای گەورە لە 4 جێگای قورئانی پیرۆزدا لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 173 و سوورەتی ئەلمائیدە ئایەتی 3، سوورەتی ئەلئەنعام ئایەتی 145، سوورەتی ئەننەحل ئایەتی 115 مردارەوە بوو خوێنی ڕژا و ڕەوان و گۆشتی بەراز و هەر ئاژەڵێکیش کە بۆ سەربڕین ناوی غەیری خودای لێهێنرابێت لەسەرمان قەدەغە و حەرامی کردووە لەسەرمان. ئێمە وەک مسلمان هەمومان باش ئەوە دەزانین کە خواردنی هەر گۆشتێک کە ناوی جگە لە خوای لەسەر هاتبێ گوناهە،
بەڵام ئەگەر یەکێک لە ئێوە چوو بۆ ئاهەنگێک کە هاوڕێ هیندۆسیەکەی بانگهێشتی کردبوو هەندێک خواردنی پراسادی پێشکەش کرد و زانیشی کە ئەو خواردنە حرامە و خواردنی قەدەغەکراوە ئایا ڕەتی ئەکاتەوە و نایخوات دڵنیام وە هەز دەکات ئەگەر ڕەتی بکاتەوە کارێکی خراپ ئەکات و دڵی هاوڕێکەی دەڕەنجێنێت و پێی شەرم دەبێت ڕەتی بکاتەوە باشە ئەی ئەگەر ڕەتی نەکاتەوە ئایا دەڵێت بسمیلا و دەست بە خواردنی دەکات ئایا ئەمە دەگونجێ سبەیش دەڵێت بسمیلا و مەی دەخواتەوە و دوو سبەی دەڵێت بسمیلا و گۆشتی بەراز دەخوات چی بەسەر ئومەتی ئیسلام داهاتووە ئێمە تەنانەت ناتوانین دەمیشمان بکەینەوە من ناڵێم باشەڕی لەگەڵ بکات بەڵام لانی کەم دەمی بکاتەوە بۆ زانیاری پراساد ئەو خواردنەیە کە هیندۆسەکان دەیکەنە قوربانی بۆ بت و خوداکانیان و پێشکەشیان دەکەن الله سبحانه وتعالى لآية 108 سورة الأنعام دفرموت ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم وتا أي إيمان داران نەکەن گوێم بدەن بەو بتوشتانەی کە نەفامان هاواری لێدەکەن و دەیپەرستن لا جێگەی خوددا نەوەکو ئەوانیش با ناحەق و بە نەفامی گوێم بدەن بەخوا ناکرێ ئێمە خراپە یا ڕەخنە و باسکردن و بە خراپەمان هەبێ بەرامبەر ئەوانەی دەپەرسترێن لا جیاتی خوددا لا ترسی ئەوەی ئەوانیش جوێن با خوددا بدەنەوە بە نەزانی من خراپەیەک نانوێنم بەرامبەر خوداکانیان من سوکایەتی پێناکەم بۆ ئەوەی ئەوانیش لا بەرامبەردا هەمان شت نەکەنەوە من دەتوانم بە یەک پرسیاری سادا کۆتایی بەکارەکە بهێنم تەنها پرسیارێکی سادە و ئاسان پێویستیش ناکام من بچم کەسێک بێنم کە دکتۆرای هەبێ لا بەراوردی ئاینەکان تەنها پرسیارێکی ئاسان دەڵێم ئایا ئەو خودایە چێیە کە ئێوە دەیپەرستن و قوربانی بۆ دەکەن تەواو کارەکە کۆتایی پێدێت بەڵام بەداخەوە ئێمەی موسڵمان دەترسین لەوەی ئەگەر ئێمە هەڵساین بە بانگەواز لەگەڵ ناموسڵمانان ئەوە هاوڕێتیەکەمان لەدەست دەدەین ئێمە زیاتر گرنگی بە هاوڕێتیەکەمان دەدەین لەگەڵ هاوڕێکانمان لەوەی گرنگی بدەین بە هاوڕێتیەکانمان لەگەڵ خودای پاک و بەرز چی بەسەر ئومەتی ئیسلامی هاتووە من بە ئازادی خۆم قسە دەکەم و زۆریش گەشت دەکەم و هاوڕێی هیندۆسیەکانم زۆر ڕێزم دەگرن و ئەگەر بسمە فڕۆکەخانە ئەفسەر جیمارگی هیندۆسی پێم دەڵێ دیکتۆر زاکر نایک من هەموو ڕاستیەکان دەڵێم و هیچی تر جگە لە ڕاستی ئەمە ئەو سوێندەیە کە ئێمە بە زمانی هیندی دەیدەین لە دادگادا کاتێک دەچینە دادگا بۆ شاهێدی دانمان ئەو ئەفسەرە لا جیاتی من ئاوا دەڵێت و دەڵێت هەرچی دیکتۆر زاکر نایک دەیڵێ ڕاستیە جگە لە ڕاستی هیچی تر نییە دواتر با پێشم دەخات بێ ئەوەی بمپشکنێ لە کاتێکدا من بانگەواز بۆ ئاینی هیندۆسی هەڵنەستاوم تا بە پێشم بخەن بەبێ پشکنین بەڵام زیاتر ڕێزی من دەگرن کاتێک دەسمە فرۆژگایەک خاوەنەکەی پێم دەڵێ دیکتۆر زاکر نایک بکڕە ئەو داشکانە باشە بەرگەکەم بە خۆڕایی پێدەدەن ئێمەی موسڵمان دەترسین ئەگەر ئێمە هەڵساین بە بانگەواز ئەوە کڕین و فرۆشتەکانمان لەدەست دەدەین بەڵام من لێرە داشکانەکانم باشتر و ئاسانتر دەست ئەکەوێت لە کاتێکدا من ئەوە لە پێناو داشکاندندا ناکەم هیوادارم بە هەڵا لێم تێنەگەن من ئەوە دەکەم بۆ خودای پاک و بەرز خوداش یارمەتیم دەدات بیر لەوە بکەنەوە کە ئەو بەڕێزە لە پێشەکیەکەیدا دەربارەی من وتی سوپاس بۆ خوددا کاتێک کە لەسەر شاشەی کەناڵەکان دەردەکەوم ماشە ئەڵڵا ملوێنەها کەس تەنها لە هیندیە ناموسڵمانەکانی تەواوی جیهان سەیرم دەکەن و بینەرم دەبن بینەرانی ناموسڵمانانمان دەگاتە دەیەها ملوێن کەس ماشە ئەڵڵا بیر بکەنەوە لە ڕاپرسیەکدا بۆ باشترین سەد کەسایەتی کاریگەری هیندستانی ساڵی 2009 کە زیاتر لە 1 ملیار ناموسڵمان بەشداریان تێدا کرد لە نێو 100 کەسدا لە لیستەکەدا تەنها بانکخوازێک بوونی هەبوو ئەویش بانکخوازێکی موسڵمان بوو کە من بووم بانکخوازێکی هیندۆزی تیا نەبوو کە 100 کەس بوون شانگارا شاریای تێدا نەبوو لە ناولیستەکەدا بانخوازێکی گاوری تێدا نەبوو بۆ جاری یەکەم کە بانخوازێکی ئاینی دەگاتە ناولیستی 100 کەسەوە و لە باشترینیان دەبێت بانخوازێکی موسڵمانیش بوو لە وڵاتێکدا کە موسڵمانان کەمترین و کەمتر لە ڕێژەی 120 وڵاتەکە پێک دەهێنن کە ئەم ڕێژە کەمەش جێگەی پرسیار و هەڵوێستەیە ئەبێ بپرسین بۆچی بێگومان بەهۆی لاوازی ئێمەیە لە بانگەواز ئێمەی موسڵمان نەک هەڕێنمونی و بانگەوازی ناموسڵمانان ناکەین بەڵکو بەشداری گومڕایەکەشیان دەکەین و دەچینە سەرکردەوەکانی ئەوان بۆ نمونە لە ئاهەنگێکی وەکیادی کریسمسدا سەری ساڵ ئێستاش زۆرێک لە ئێمەی موسڵمانان کە بە گاوڕەکان دەگات بە بیانووی دروستکردن و پتەوکردنی هاوڕێتی پیرۆزبایی جەژنی کریسمسی لێ دەکات ئایا دەزانی پیرۆزبایی کریسمس لە گاوڕێک واتای چییە؟
واتە تۆ بڕیار لەسەر ئەوە دەدەی کە خودای پاک و بەرز منداڵێکی بووە و لا ڕۆژی 25 دیسەمبەر لا جێی ئەوەی بۆیان ڕاست بکەیتەوە چاوپۆشیان لێ دەکەیت و پیرۆزباییشیان لێ دەکەیت کە ئەمەش ئەوە دەگەێنێت تۆ شاهدی بۆ ئەوە دەدەی پەنا بەخوا کە خودای پاک و بەرز منداڵێکی بۆ خۆی بڕیار دابێت لا 25 دێسەمبەر لا جێی ڕاستکردنەوەت بۆیان هاوبەشیان دەبی کاتێ کریسمس هات لاجەی پیرۆزبایی و بەشداریکردن تۆ تەنها یەک شتی ئاسانت لەسەر شانە ئەویش ئەوەیە لەیان بپرسی بۆچی ئاهەنگ بۆ کریسمس دەجێڕن بە دڵنیاییەوە دەڵێن ئەوە جەژنی لەدایکبوونی عیسای مەسیحە عەلەیهی سەلام تۆش پرسیاریان لێ بکە عیسای مەسیح چێیە بە دڵنیاییەوە دەڵێن عیسای مەسیح خودایە هەر لەو کاتەدا بانگەوازی تایبەت بەخۆت دەست پێ دەکات بە دڵنیاییەوە ڕستەیەک نییە ماناکەی ڕوون و ئاشکرا بێت کە عیسای مەسیح بەخۆی بڵێ من خودام یان بمپەرستن ئەگەر هەر مەسیحیەک توانی لە هەموو ئینجیلدا یەک ئایەتم پیشان بدات و ڕستەیەکی مانادار و ڕوون بێت و شاراوە نەبێت تێیدا عیسای مەسیح بڵێ من خودام یان بمپەرستن ئەوە من ئامادەم بچمە ناو مەسیحیەت کارەکە ئاسانە بۆیان بکە با ڕۆژێکی خۆش ئەو پرسیارە لەکوێیە کە تۆ لەسەری کۆچی زۆریش لە مەسیحیەکان خۆشیان دەوێم و ڕێزم دەگرن و خەڵکێکی زۆری ناموسڵمان با منیان وتووە لە دوای سیرکردنی پەی ستیڤی زیاتر لەو 40 بۆ 50 ساڵەی پێشتریان فێری ئاین بوونە و ئاشنای بوون ڕێزیشم دەگرن و خۆشیان دەوێم کەواتە بۆچی دەترسن پێویستە لەسەر هەموو موسڵمانێک پەیامی خوددا بگوازێتەوە بۆ خەڵکانی ناموسڵمان خوای گەورە لە ئاەتی 120 سوورەتی ئەلبەقەڕەدا دەفەرموێ ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم وتا هەرگیز ناجوولەکە و نەگاور لێت ڕازی نابن تا دوای ئاینەکەیان نەکەوی وەتا تا نەبیتە جوولەکە یا مەسیحی هەروەها خوای گەورە لە ئاەتی 111 سوورەتی ئەلبەقەڕەدا دەفەرمێ وقالوا لن يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى وەتا جوولەکە و گاورەکان دەڵێن ئێوەی موسڵمان هەرگیز ناسنە بەهەشت لەسەر هەموو خواترسی و خواپەرستی و یەکخواناسی بە هەموو نوێژەکانتانەوە و نیشانەی سەزدە و بوون لە نێو چاوانتان و هەموو حەجەکانتان هەرگیز ناسنە بەهەشت تەنها ئەگەر بێت و ببنە جوولەکە یان مەسیحی الله سبحانه وتعالى دەفەرمێ تیلکە ئەمانیهم ئەوە ئاوات و خەیاڵ پوڵاوی خۆیانە قل هاتوا برهانكم إن كنتم صادقين توش پێیان بڵێ دەسا گەڕ ڕاست دەکەن لە بۆچوونەکانتان بەڵگەکانتان بێنن و ئەو مەسیحیەت تەبشیریانەش بەڵگەیان دروست کردووە بە جۆرێک ئینجیلیان دەستکاری کردووە و بۆ نزیکەی 2000 زمانوەریان جێراوە بۆیە کاتێک داوای بەڵگەیان لێ دەکەیت پێت دەڵێن ئەوە تا ئینجیلی ئێمە ئاوا دەڵێ و لێشت دووبارە دەکەنەوە و دەڵێن ئینجیلی ئێمە ئاوا دەڵێ لەم کاتەدا دەبێ ئێمە چی بکەین ئایا دەبێ بە دوای ئەو ئینجیلە بکەوین و پاروەکەش تەواو قوت بدەین کاتێک کەسێک چەسپاوی خۆیت پیشان دەدا وادا بنین بۆ نمونە کەسێک ناسنامەی خۆیت پیشان دەدات تۆ چی دەکەی لێی دڵنیا دەبیتەوە ئایا ناسنامەکە تەواوە یان نا وەتا لە ڕاستیەکەی دڵنیا نەبی باوەڕی پێ دەکەیت ئەوانیش کە بەڵگەی خۆیان دەرخستووە کە ئینجیلە ئایا دەبێت چی بکەین پێویستە دڵنیا بینەوە ئایا ئێمەی موسڵمانان لە بەڵگەکانیان دڵنیا بووین و لێمان کۆڵیوەتەوە کاتێک خوددا دەفەرموێ هاتوا برهانەکم بەڵگەکانتان بهێنن ئەگەر بەڵگەکانیان هێنا خودای گەورە چی دەفەرموێ بەڵگەکانیان لێوەر بگرن و باوەڕیان پێ بکەن نەخێر بەڵکو دەفەرموێ إن كنتم صادقين ئەگەر ڕاست دەکەن ئەوەش مانای ئەوەیە کە خوددا پێمان دەفەرموێ کە دەبێ ئێمە دڵنیا ببینەوە و لە ڕاستی بەڵگەکانیان بکۆڵینەوە سەرڕای ئەمەش ئەوان بەڵگەی ئێمە بەکاردێنن واتە قورئان لە دژی ئێمە بەکاردێننەوە ئەو نەسڕانیە تەبشیریانە قورئانەکەی خۆمان لە دژی خۆمان بەکاردەهێنن و پرسیاریشت لێ دەکەن ئایا تۆ موسڵمانی تۆش دەڵێی بەڵێ من موسڵمانم ئەویش پرسیارت لێ دەکات ئایا لە قورئاندا هاتووە کە ئینجیل قسەی خوددا بێ تۆش دەڵێی بەڵێ ئەوە باس کراوە ئەویش دەڵێ کەواتە بۆچی بە دوای ئینجیل ناکەوی تۆش ناتوانی وەڵامی بیتەوە پرسیاری دواترت لێ دەکەن چەند جار ناوی پێغەمبەرەکەت محەممەد صلی الله عليه وسلم لە قورئاندا هاتووە ئەگەر تۆش وەڵامەکەی بزانی دەڵێی 5 جار لە قورئاندا هاتووە 4 جار بە محەممەد جارێک بە ئەحمەد پرسیاری دوای ئەوەت لێ دەکات چەند جار ناوی مەسیح عەلەیهی سەلام هاتووە لە قورئاندا
ئەگەر تۆ وەڵامەکەی نەزانی ئەوە پێت دەڵێت عیسای مەسیح عەلەیهی سەلام ناوی 25 جار لە قورئاندا هاتووە وە کاتێک لەو ڕاستیە دڵنیا دەبیت دەبینی ڕاستە 25 جارە ئەویش پرسیاری دواترت لێ دەکات کێ گەورەترە ئەو کەسەی کە بەناو 5 جار باسکراوە لە قورئان یان ئەو کەسەی 25 جار بەناو باسکراوە لە قورئان چێ گەورەترە 5 یان 25 پێنجەکە گەورەترە لە 25ەکە چێ گەورەترە ئەو کەسەی کە بەناو 5 جار باسکراوە لە قورئان یان ئەو کەسەی 25 جار بەناو باسکراوە لە قورئان ئەوانە بەو شێوەیە لە دەرگای ماڵی موسڵمانان دەدەن پاشان پرسیارێکی تر دەکەن و دەپرسن پێغەمبەرەکەت محەممەد صلی الله عليه وسلم دایک و باوچی هەبوو تۆش دەڵێ بەڵێ دایک و باوچی هەبوو ئەی پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام دایک و باوچی هەبوو تۆش دەڵێ نەخێر تەنها دایکی هەبوو باوچی نەبوو پرسیارێکی تر دەکات کێ گەورەترە ئەو کەسەی بە دایک و باوک لە دایک بووە یا ئەو کەسەی بەبێ باوک لە دایک بووە چێ گەورەترە ئەو کەسەی کە بووە لە دایک و باوک یا ئەو کەسەی بووە بەبێ دایک چێ گەورەترە چێ گەورەترە پرسیار دەکەن و وەڵامەکەشت نادەنێ وا لە مێشکت دەکەن بیر بکاتەوە ئەوان ئێمەی موسڵمان بەکاردەهێنن وەک پەنجەوانەی بۆ کسێن و وەک پارچەی مافوری ڕاخراو لەبەر دەرگا باوەڕم پێ بکەن موسڵمانان تەنانەت ناتوانن وەڵامیشی بدەنەوە پرسیارێکی تر دەکەن ئایا پێغەمبەرەکەت محەممەد صلی الله عليه وسلم معجزاتی هەبوو کاری پێکردوون تۆش دەڵێ بەڵێ معجزاتی زۆری هەبوون ئەویش پرسیارت لێ دەکات ئایا هیچ مردووی زیندوو کردوتەوە پێویستە لەسەر ئەوە پێک بین کە نە لە قورئان و نە نەفەرمودەیەکی دروست نەهاتووە بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم مردووی زیندوو کردوتەوە پرسیارێکی تر دەکات ئایا پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام مردووی زیندوو کردوتەوە پێویستە لەسەر ئەوە پێک بین کە قورئان دەفەرموێ مردووی زیندوو کردوتەوە بە فەرمانی ئەڵڵا بەڵێ مردووی زیندوو کردوتەوە کەواتە چێ گەورەترە ئەوەی مردوو زیندوو دەکاتەوە یان ئەو کەسەی ناتوانێت مردوو زیندوو بکاتەوە چێیان گەورەترە ئەو کەسەی مردوو زیندوو دەکاتەوە یان ئەو کەسەی ناتوانێت مردوو زیندوو بکاتەوە پرسیارت لێ دەکەن و وەڵامیشت پێ نادەن وەلێ دەگەڕێن مێشکت بیر بکاتەوە ئەوان مێشکت دەشێوێن و پرسیارێکی تر دەکەن ئایا پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم زیندووە یا مردووە بەجەستە تۆش دەڵێ نەخێر ئەو مردووە بەجەستە لە مەدینە شاردراوەتەوە ئەی ئایا عیسا عەلەیهی سەلام مردووە یا زیندووە پێویستە پێک بین کە عیسا عەلەیهی سەلام بەجەستە زیندووە بەپێی ئایەتی 158 سوورەتی ئەننیساء بەڵ ڕەفەعەهو الله ئیلەیه واتە بەڵکو خوددا بەرزی کردوتەوە بۆ لای خۆی کەواتە چێ گەورەترە پێغەمبەرێکی مردوو یا پێغەمبەرێکی زیندوو چێ گەورەترە پرسیار دەکەن و وەڵامەکەت پێنادەن وەلێ دەگەڕێن مێشکت بیر بکاتەوە و بکەوێتە گومانەوە ئەوان مێشکت دەشێوێنن ئەوان ئێمەی موسڵمان بەکاردەهێنن وەک پەنجەوانەی بۆ کسێن یا وەک مافوری بەردەم دەرگا تەنانەت ئێمەش ناتوانین دەممان بکەینەوە لە کاتێکدا وەڵامی هەموو ئەوانە لە قورئاندا هەیە ئەگەر قورئانت خوێندەوە با تێگەیشتنەوە ئەوە وەڵامی هەموو ئەمانە دەبینیتەوە ئەم کارش ئاسانە هەموو وەڵامەکان هەیە پێویستیش ناکات زانا بێت پێویستە قورئان بە تێگەیشتنەوە بخوێنیتەوە هەموو وەڵامەکان هەیە ئایا دەبینن هەڵسان بە بانگەوازکارێکی زۆر ئاسانە الله سبحانه وتعالى دفرمي لا قرآن دا لسورة آل عمران آية 64 قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم بڵێ ئەی ئەوانەی کتێبتان بۆ ڕاوەنەکراوە وەرن بەدەم بەرنامە و بانگەوازێکەوە کە هاوبەش و هاوسەنگە لە نێوان ئێمە و ئێوەشدا ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله ورن باجگە لەخوا کەسێکی تر نەپەرستین و هیچ کەسیش نەکەینە هاوبەشی و هەندێکمان لە جیاتی خودا نەکەینە خودا و نەیپەرستین فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون اینجا ئەگەر ڕوویان لەو قسە ڕاستانە وەرجێڕاوە بۆ یەکپەرستی نەهاتن بەدەمتانەوە بەڕاشکاوی پێیان بڵێن دەسا ئێوە شایەت بن و بزانن بەڕاستی ئێمە موسڵمان و ملکەچی فەرمانەکانی ئەڵڵاین گرنگترین خاڵ لە کاری بانگەوازدا بریتیە لە گەیشتن بە خاڵی هاوبەشت و لە نێوان خاڵە هاوبەشەکان گرنگترین خاڵ لێرەدا بریتیە ئەلا نەعبودە ئیلا الله جگە لە خودا کەسێکی تر نەپەرستی
ئەگەر هەرچی هەیە بیڵێیت و تەواوی جوانی بەرنامەی ئیسلامیان بۆ ڕوون بکەیتەوە و باسی زانست و تەکنەلۆجیایان هەر شتێکی تریان بۆ بکەی گەر باسی یەخواپەرستیت نەکرد هەمووی بێسوودە. ئەگەر ئەو هاوبەشدانانەی کە ئێستا هەیە لە ژیانی ناموسڵمانەکان نەوەستا و کۆتایی نەهات ئەوە بانگەوازەکەت بێسوود و بێ ئاکامە. دەتوانی باسی شتانی تر بکەی لە باوەڕی زانستەکان و تەکنەلۆژیا لە قورئاندا بۆ ئەوەی پێی بگەی با خاڵی سەرەکی کە ئەویش تەوحید و یەکخواپەرستیە. ئەگەر بێت و باسی یەکخواپەرستی و تەوحیدت نەکرد ئەوە هەموو بێسوود و بێ ئاکامە. وتارێکم پێشکەش کرد دەربارەی چەمچی خودا لە ئاینە گەورەکانی جیهاندا و ئەگەر بێت و ئەو دەقانت خوێندەوە لە ئاینە گەورەکانی جیهاندا دەبینی هەموو لەو دەقانە باسی یەک خودا دەکەن. ئەو خودایەش لە کەس نەبووە و کەسی لێ نابێ و وێنە و هاوتای نییە و پێویستە هەر ئەو بپەرسترێت و بەتاک و تەنهایی. جا ئەو دەقە پیرۆزانە لە ئاینی مەسیحی بێت یا هیندۆسی یا یەهودیەت یا پاراسی بێت هەموو ئەو دەقە پیرۆزانە باسی یەک خودا دەکەن. ئێمەی موسڵمانان پاساوی زۆرمان هەیە بۆ هەڵسان بە ئەرکەکەمان. زۆرێک لە موسڵمانان پێم دەڵێن دکتۆر زاکیر زانیاری و زانستەکەمان زۆر لاوازە. ئینشا ئەڵڵا کاتێک کە دەگەین بە زانست و زانیاریەکی تەواو دەست دەکەین بە بانگەواز. خەڵک دەیەوێت چاوەڕێ بکات تاوەک شێخ ئەحمەد دیداتی لێبێت ئینجا دەست بە بانگەواز بکات ئەو کاتە هەرگیز نایەت. خۆشەویستمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاری کتابی 4 فەرموودەی ژمارە 3461 دەفەرموێ بەلیغوا عنی وەلەو ئایە، واتە ڕابگێنن لە منەوە ئەگەر ئاەتێکیش بێت. تەنانەت ئەگەر بێت و یەک ئاەت بزانی دەربارەی ئیسلام ئەوە پێغەمبەری خۆشەویستمان محەممەد صلی الله علیه وسلم پێت دەفەرموێت دەبێ بڵاوی بکەیتەوە. هەر چەندێکت زانی مادەم تۆ باش دەزانی ئەوە لەسەرتا ئەو پەیامە بگەێنیت و بە خەڵکانی تر. هەموو موسڵمانێک بەلانی کەم دوو گەواهی دانەکە دەزانێ کە هیچ پەرسراوێک بە حەق جگە لە ئەڵڵا و محەممەدیش پێغەمبەر و بەندەی خودایە. بەلانی کەم بە هاوڕێ ناموسڵمانەکەت بڵێ کە هیچ پەرسراوێک بە حەق جگە لە ئەڵڵا هەر تەنها یەک خودا هەیە. ئەگەر پرسیاری لێکردی جا بەڵگە چییە؟ ئەگەر وەڵامەکەت نەزانی بگەڕێوە ئەرچی ماڵەوەت ئەنجام بدە. لە سەردەمی زانست و تەکنەلۆجیا هەموو شتێک لەژێر پەنجەکانتە. ئینتەرنێت هەیە، کاسیەت و سیدی و دیڤیدی و کتێب و ئەدەبت هەیە. وتارێکم پێشکەش کرد لە بارەی ئایا قورئان وتەی ئەڵڵایە کە بە شێوەیەکی زانستی بوونی خودام سەلماند. ئەو دیڤیدیە سەیرکەن و لەبەر بکەن و وەڵامەکەشی بۆ بگوازنەوە. ئێستا تۆ زۆر شارەزای لە وەڵامدانەوەی پرسیارێک کە تەنها یەک خودا هەیە. ئەوەش با شێوەیەکی زانستی چەسپێنراوە. دواتر بڕۆ پێی بڵێ بۆچی باوەڕ باکۆتا پێیەمبەر ناکەی؟ ناموسڵمانەکەش پێت دەڵێ بۆچی دەبێ باوەڕی پێبێنم؟ ئەگەر بێت و وەڵامەکەشی نازانی بگەڕێوە سەروتارێکم بەناوی لە کتێبە پیرۆزەکانی دنیاوە و بە کتێبیش دەست دەکەوێ. ئەو کات دەبینن لە دەقا پیرۆزەکانی یەهودیەت و مەسیحیەت و هیندۆسی و پاراسی و بوزی ناوی هێندراوە و باسی لێوەکراوە. گوێ لە وتارەکەم بگرن و لەبەری بکەن دواتر بڕۆن وەڵامەکەی پێ بدەن. ئێستا تۆ شارەزای لە دوو وەڵامدا بەردەوام بە بۆچی نوێژ ناکەی؟ ئەویش پێت دەڵێ بۆچی نوێژ بکەم. دواتر بگەڕێەوە و هەڵسا بە ئەرچی ماڵەوە گوێ لە وتارەم بگرا کە لەژێر ناوی نوێژ بەرنامەیەک ڕووە و چاک خوازی پێشکەشم کردووە. بە هێواشی دەست دەکەی با دەستکەوتنی زانیاری چاوەڕێمەکە تاوەک شێخ ئەحمەد دیدادت لێبێت. بەلانی کەم دەست بکەوە لەو ساتەی کە تۆ دەمت دەکەیتەوە بە دڵنیاییەوە خوددا یارمەتیت دەدات و گەورەترین نمونە لەسەر ئەوە ئەو کەسەیە کە لە بەردەمتان وەستاوە دکتۆر زاکیر. بڕواناکەم ئێوە دەربارەی ڕابردووی من شارەزا بن. من پێشتر بە سەختی قسەم بۆ دەهات. ئەگەر بێت و پێش 20 ساڵ پرسیارت لێ بکردمایە لەبارەی ناوم ئەوە پێم دەگوتی زازا زاکیر. ئەوە من ئاوا بووم. من خەونم بەوە دەبینی کە ببمە گەورەترین و باشترین دکتۆری نەشتەرگەری. بەڵام هەرگیز خەونم بەوە نەدەدیت کە لە بەرامبەر 25 کەس قسە بکەم. ماشە ئەڵڵا شێخ ئەحمەد دیدات ئەوەی فێر کردم. بەلیغوا عنی وەلەو ئایە. منیش سەرەتا دەستم کرد بە بانگەوازی خۆم. من نەچوومەتە کۆلێژی دارولعلوم و هیچ کۆلێژێکی تری ئیسلامی، بەڵکو کەسێکم بە پیشینەیەکی پزیشکیەوە دەستم پێکرد.
وا لە سەرنجامدا کاتێک قسەم بۆ تەبشیریە مەسیحیەکان و قەشەکان دەکرد ئەو قورسایە لەسەر زمانم بوو نەدەما، بەڵام کاتێک قسەم لەگەڵ موسڵمانێک دەکرد ئەو قورسایە دەگەڕایەوە سەر زمانم، دواتر وردە وردە بەردەوام بووم و جارێک بەهۆی سەرقاڵی هاوڕێکەمەوە کە دەبوو ئامادەی پێشکەشکردنی کۆڕێک بێت ناچار من چووم و لە جێی ئەو وتارمدا بەو شێوەیەش کارەکەم دەستی پێکرد و ئێستاش بە فەزلی ئەڵڵا لە بەرامبەر کۆمەڵە کەسێک قسە دەکەم کە لە دەیان هەزار کەس پێک دێت، بەڵکو سەدان هەزار کەسیش، و لە زیاتر لە ملوێنێک کەس بینەری پەخشی ئاسمانی بەرنامەیەک بووە. ئەوەش تەنها بەهۆی وتەکەی شێخ ئەحمەد دیدات بوو کە ئەو فەرمودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم گوتەوە بەلیغوا عنی وەلەو ئایە، واتە لەمنەوە ڕای بگێنن ئەگەر ئاەتێکیش بێت. ئەوەی لە شێخ ئەحمەد دیداتەوە گوێم لێ بوو تەنها یەک کاسێت بوو، هەر لە دوای ئەوە دەستم پێکرد چاوەڕێم نەکرد تا 100 کاسێت سیر بکەم، دەستم پێکرد وە سوپاس بۆ خوا هەرچەند زیاتر دەبوو خدا زیاتری پێدەدام. خۆ من نەرچوومە تا کۆلێژی دارولعلوم بیر بکەنەوە، ماشا ئەڵڵا ئێستا بینەرمان لەسەر پەخشی ئاسمانی دەگاتە دەیان هەزار و سەدان هەزار، و لەسەر کەناڵە ئاسمانیەکان بینەرمان دەگاتە 100 ملیۆن کەس. ئێمە ئەوەمان نەکرد بۆ بەدەستهێنانی ناوبانگ، بەڵکو ئەمەمان کرد بۆ خودای پاک و بەڕێز، هەر بۆیە خودای پاک و بەرز ڕێگات بۆ دەکاتەوە. بەڵام ئێمەی موسڵمان پاساوی زۆرمان هەیە، زۆرێک لە موسڵمانان پێم دەڵێن کاتێک قسە بۆ ناموسڵمانان دەکەیت پێمان دەڵێن بڕۆن سەرەتا موسڵمانان چاک بکەن، سیرکەن بزانن موسڵمانان چی دەکەن، دواتر وەرن قسە لەگەڵ ئێمە بکەن، لەبەر ئەوەی ئێمەی موسڵمانان باش نین، ئەوان پاساو دەهێننەوە بۆیە ناتوانین بانگەواز بکەین لەگەڵ ناموسڵمانان. ئەمڕۆژ سەدان هەزار تەبشیری مەسیحی لە جیهاندا هەن، باشە من پرسیارێک دەکەم، من پرسیار لە برا موسڵمانەکانم دەکەم، ئایا ئێوە ئەو تەبشیریە مەسیحیانە دەناسن؟ ئایا دەزانن ئەو تەبشیریانە مەی دەخۆنەوە؟ دەڵێت بەڵێ دەزانین، پرسیارتان لێ بکەم و بڵێم تۆمەی دەخۆیتەوە؟ دەڵێ نەخێر، کەواتە چێ باشترە تۆ یان ئەو تەبشیریانە؟ دەڵێ من. ئەو تەبشیریە مەسیحیانە زۆرێک لەوان مادەی هۆشبەر بەکار دەهێنن، ئایا تۆ ئاڵوگۆڕی مادەی هۆشبەر دەکەی موسڵمانەکە؟ دەڵێ نەخێر. مادام لێت دەپرسم چێ باشترە تۆ یان ئەو؟ دەڵێ من. زۆرێک لەو مەسیحیانە کاری بەدڕەوشتی و زینا دەکەن، پرسیار لێ دەکەن تۆ زینا دەکەی؟ دەڵێ نەخێر. مادام لێت دەپرسم کەواتە چێ باشترە تۆ یان ئەو؟ دەڵێت من. لەسەر هەموو ئەو کەم و کوڕیانەوە کەچی ئەو تەبشیریە مەسیحیانە پەیامی مەسیحیەتی بڵاو دەکەنەوە، سەدان و هەزاران بەڵکو سەدان هەزار لەوان وڵاتی خۆیان بەجێ دەهێڵن، 1000 میل دەبڕن بۆ ئەوەی پەیامی ئینجیل بڵاو بکەنەوە. ئەو پاساوانە مەهێننەوە، وەک بڕۆ سەرەتا بە برا موسڵمانەکانت بڵێ. زۆرێک لەو موسڵمانانە بە من دەڵێن براکەم زاکیر، ئێمە سەرەتا وا لە هەموو موسڵمانان دەکەین دەست بە دینەوە بگرن، دوای موسڵمانان پەیامەکە دەگوازینەوە بۆ ناو موسڵمانانیش. منیش پێیان دەڵێم ئەو کاتە هەرگیز نایەت، چونکە پێغەمبەری خۆشەویستمان محەممەد صلى الله عليه وسلم نەیتوانیوە خزمە نزیکەکانی باوەڕ پێ بهێنێت. ئایا وا دەزانی تۆ لە پێغەمبەرمان باشتری؟ پێغەمبەرمان صلى الله عليه وسلم نەیتوانیوە باوەڕ بە مامی بهێنێت، وا دەزانی تۆ لە پێغەمبەر باشتریت؟ ئەوە هاتووە لە صحیحی بوخاری لە باب و سەڵات کتێبی 1 فەرمودەی ژمارە 644 پێغەمبەر دەفەرموێت بەڕاستی خوازیاری ئەوە بووم کە فەرمان بە مێرد منداڵان بکەم کە کۆمەڵێک دارم بۆ کۆ بکەنەوە و دواتر بچمە لای خەڵکانێک نوێژەکانیان لە ماڵ دەکەن و هیچ نەخۆشیەکیشیان نییە، منیش ماڵەکانیان بەسەریاندا بسووتێنم. ئەمەش مانای ئەوەی کە خەڵکێکی موسڵمانی کەم تەرخەم هەبوون لە شاری مەدینە، لەگەڵ ئەمەش پێغەمبەر صلى الله عليه وسلم پەیام و پەیامبەرێکی نارد بۆ پاشای یەمەن و پاشای فارس و پاشای بێزەنتیەکان. ئەو نەیفەرموو من موسڵمانان چەسپاو دەکەم، سەرەتا لە 100 دواتر پەیامەکە بۆ ناو موسڵمانانیش دەگوازمەوە، دەبێت تۆ هەردوو کارەکە بەیەکەوە بکەی، و هیچ کێشە نییە کاتێک بە موسڵمانێک دەگەی کاری ئیسلاح چاکخوازی بکە، و کاتێک بە ناموسڵمانێک دەگەی داعوا بانگەوازی لەگەڵ بکە، هەردووچیان گرنگن، چاکخوازی و بانگخوازی. دەڵێن نا کامیان گرنگترە؟ دەڵێم هەردووچیان، بەڵام پێداگیری دەکەن. منیش پرسیارێکیان لێ دەکەم وا دابنێن نەخۆشێک چووە لای پزیشکێک و نەخۆشی دڵی هەبوو، کەسێکی تر هاتە لای هەمان پزیشک و تووشی سەرما بوو، پزیشکەکەش کاتێکی دیاریکراوی هەیە، سەرەتا کامیان چارەسەر دەکات؟ کەسی توش بوو بە نەخۆشی دڵ یان کەسی توش بوو بە سەرما؟ بێگومان ئەوەی کە نەخۆشی دڵی هەیە.
من باسی سەرمابوون دەکەم نەوەک ئەنفلۆنزای بەراز هەتا ئەگەر هات و کەسێک تووشی نەخۆشی ئەنفلۆنزای بەراز بوو هەر نەخۆشی دڵەکە گرنگترە. ئەنفلۆنزای بەراز شتێکە گەورە کراوە لە ڕاگەیاندن، ئەوەش پرسیارێکی ترە ئێستا قسەی لەسەر ناکەین، کەواتە کەسی هاوبەشدانەر خەریکی کاری هاوبەشیە بۆ خوددا. ئەگەر تۆ پەیامەکەی بۆ نەگوازیتەوە ئەوە دەچێتە جەهەنەم. موسڵمانیش گرنگە بە هەمان شێوە، بەڵام بانگەواز گرنگترە، لە ڕاستیدا هەردووچیان گرنگن. ئەگەر پزیشک کاتی هەبوو پێویستە هەردووچیان سارەسەر بکات، کەسی توش هاتوو بە نەخۆشی دڵ و کەسی توش هاتوو بە سەرما. بۆیە کاتێک بە موسڵمانێک دەگەی خەریکی چاکخوازی بە، وە کاتێک بە ناموسڵمانێک دەگەی خەریکی بانگەواز بە، هەردووچیان یەکسانن لە گرنگی، بۆیە بەیەکەوە بیکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەجی ماڵ ئاوایی دەفەرموێت کە کۆتا وتاری بوو 110,000 هاوڵ لەوێ بوون، پرسیاری لێکردن اللهم هل بلغتە، خدا بکەن بە شاهد ئایا من پەیامەکەم گەیاند؟ ئەوانیش هەمووان گوتیان اللهم نعم، خدا شاهدە بەڵێ گەیاندت. دواتر پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لە هەمووان کرد کە ئەو پەیامە بگێنن بەوانەی کە لەوێ نەبوون. ئایا دەزانی لە نێوان ئەو 110,000 هاوڵان 90,000یان لە دەرەوەی نیمچە دوورگەی عارەبی بە خاک سپێردراون؟ بۆچی چوونە دەرەوەی نیمچە دوورگەی عارەب؟ ئایا سەرەتا موسڵمانانیان چەسپاو کرد؟ ئەی بۆ لە دەرەوەی نیمچە دوورگەی عارەبی بە خاک سپێردران؟ چونکە خەریکی بانگەوازی ناموسڵمانان بوون. زیاتر لە 180 هاوڵەکان دەچون و گەشتیان دەکرد بە دوای ڕێنماییەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بانگەواز بکەن لەگەڵ ناموسڵمانان. لێرەشدا زۆرێک لەو موسڵمانانەی پاساو دەهێننەوە و دەڵێن ئەوان کاتێک قسە لەگەڵ ناموسڵمانێک دەکەن پێیان دەڵێن تێکەڵی شتێک مەبە کە پەیوەندی بە تۆوە نییە. من پێیان دەڵێم ئەگەر کەسێکی ناموسڵمان بە من بڵێت کە تێکەڵی شتێک نەبم کە پەیوەندی بە منەوە نییە، منیش پێی دەڵێم من ئەوەی دەیکەم پەیوەندی بە منەوە هەیە. ئەو کارەی هەر موسڵمانێکە کە خۆی بە پەیوەندیدار بزانێت لە کاری خەڵکی لەبارەی نەهێشتنی شیرک، تۆش پێی بڵێ ئەوەی کا من دەیکەم کاری منە، ئەوە کاری هەر موسڵمانێکە کە دەبێ بانکخواز بێت. لانی کەم ببە بانکخواز بۆ کاتێکی دیاریکراو، نەوەک هەموو کاتێک. وا دابنین تۆ لەگەڵ خێزانەکەت دەرچووی بۆ گەشت و گزار بۆ سەر چیایەک یان سەرگردێک، و دوو مناڵی بچووکت هەیە، کوڕێک و کچێک. کاتێک تۆ قسە لەگەڵ خێزانەکەت ئەکەیت، کوڕە بچووکەکەت ئەحمەدی تەمەن 4 ساڵان لێت دوور دەکەوێتەوە و وردە وردە لە لێواری کەندەڵانەکە نزیک دەبێتەوە. کاتێک دەزانیت کوڕەکەت نەماوە و دوور کەوتۆتەوە، دواتر بینیت بەرەو لێواری کەندەڵانەکە دەڕوات، تۆش هاوار دەکەی ئەحمەد ئاگادار بە دەکەویت. بەڵام دەنگت پێی ناگات چونکە زۆر لێت دوور کەوتۆتەوە. دواتر بینیت پیاوێکی پیر لە نزیک لێوارەکە دانیشتووە و دەستی لە ناو دەست ناوە لا سروشت ورد بۆتەوە، تۆش هاوار دەکەی مامە کوڕەکەم ڕزگار بکە، خەریکە دەمرێ، بەڵام دەنگت پێی ناگات. ئەو پیاوە پیرە سەیرێکی کوڕەکەتی کرد و بەدەمیەوە پێکەنی. دواتر بەردەوام بوو لە وردبوونەوە لە جوانی سروشت و کوڕەکەت لە لێواری کەندەڵانەکە نزیکتر دەبێتەوە. ئەو پیاوەش جارێکی تر بزەیەکی بۆ دەکات و دواتر لە سروشت ورد دەبێتەوە و کوڕەکەت هەنگاوی دواترینە کە لە لێواری کەندەڵانەکە بوو، کەوتە خوارەوە و مرد. من پرسیارێک دەکەم ئایا گلەی لەو پیاوە پیرە دەکەی کە کوڕەکەتی ڕزگار نەکرد یان نا؟ ئەوەی پێویست بوو بیکات تەنها دەستی درێژ بکات، پێویستیشی نەدەکرد یەک هەنگاویش بنێت تەنها دەستی درێژ بکات تا کوڕەکەت ڕزگار بکات. ئایا گلەی لێ دەکەی یان نا؟ بەڵێ، بەڵام کاتێک پێی دەڵێت بۆ کوڕەکەمت ڕزگار نەکرد، ئەویش دەڵێ من تێکەڵی شتێک نابم کە پەیوەندی پێمەوە نییە. ئەو ڕاست دەکات خۆ ئەو کوڕەکەتی پاڵ نەدا لەسەر لێوارەکە، یان پێی بڵێت کە خۆی باس بدات، کەواتە بۆچی گلەی لێ دەکەی؟ ئایا پاڵیدا؟ ئایا پێی گوت باس بدە؟ نەخێر. بەڵام کاتێک دەڵێ خۆ ئەو بیر و هۆشی هەیە، خدا عەقڵی پێداوە، بەڵام کوڕە بچووکە بێتاوانەکەم هیچی نەدەزانی لەگەڵ ئەوەش گلەی لێ دەکەی ئەیوانیە. بە هەمان شێوە ئەو هاوبەشدانەرانە ناموسڵمانانە لە ڕۆژی دوایی گلەی لە موسڵمانان دەکەن، خۆیان باملتەوە دەکەن و دەڵێن باشە کاتێک خوای پاک و بەرز ڕێنمونی تۆی کرد، بۆچی تۆش هەواڵت بە ئێمە نەدا، بۆچی ئێمەتان ڕاست نەدەکردەوە؟ خۆ خوددا ڕێنمونی کردبوون. ئەوە ئەرچی هەر موسڵمانێکە کە پەیامی ئیسلام بگەێنێ بە هەموو ناموسڵمانان، وا دابنێن تۆ دراوسەیەکی مشریکت هەیە و پەیامی ئیسلامیشت پێڕانەگەیاند و دواتر مرد، خوددا لە ڕۆژی دوایی پرسیاری لێ دەکات بۆچی ئیسلامت وەرنەگرت؟ ئەویش دەڵێ خودایە کەس ئەو پەیامەی بە من نەگەیان، خودداش دەفەرمێ من پەیامێکی ڕاستەوخۆم بۆت نارد، بەڵام تۆ هاوبەشت بۆ من دانا،
بۆیە دەنێردرێتە جەهەنەم دواتر خوددا پرسیار لە تۆ دەکات ئایا پەیامی ئیسلامت گەیاند بە دراوسێ ناموسڵمانەکەت ئەگەر بڵێی نەخێر ئەوە تۆش بە دوای دراوسێکەت دەڕۆی و بە دوای ئەو دەکەویت ئەوە ئەرچی هەموو مسلمانێکە کە پەیامی خودای پاک و بەرز بگەێنێت بە هەموو ئەوانەی نایناسن بەڵام ئێمەی مسلمانان پاساوی زۆرمان هەیە تا بەو کارە هەڵنەستین زۆرێک لە مسلمانان پێم دەڵێن خوددا لە قورئاندا دەفەرموێ لەکوم دینوکم وەلیە دین واتە ئاینی خۆتان بۆ خۆتان و ئاینی خۆم بۆ خۆم کەواتە بۆچی بانگەواز بکەین ئەوان ئەو ئاەتانەی قورئان وەردەگرن لە سوورەتی ئەلکافیڕون سوورەتی ژمارە 109 ئاەتی 6 ئەوان کۆتا ئاەت لە سوورەتی ئەلکافیڕون هەڵدەگرن کە ئەوەش لە دەرەوەی مانایە با تەنها ئەگەر دەتەوێت سوورەتی ئەلکافیڕون وەربگری ئەوە لە سەرەتاوە وەری بگرا لە ئاەتی ژمارە 1 سوورەتی ئەلکافیڕون تا ئاەتی ژمارە 6 دوای ئەوەی پەیامی ئیسلامت گەیاند و لەیان وەرنەگرتی ئەوە دەتوانی وا بڵێ من پەرسندەی ئەوە نیم کە ئێوە پەرستوتانە و دەیپەرستن ئێوەش پەرسندەی ئەو زاتەنین کە من ئەیپەرستم جاکەواتە ئاینی خۆتان بۆ خۆتان و ئاینی خۆم بۆ خۆم مادام تۆ هێشتا پەیامی ئیسلامت نەگواستۆتەوە بۆ ناو مسلمانان ناتوانی بڵێ لەکوم دینوکم وەلیە دین مسلمانێک بە من دەڵێت ئەی خوا دەفەرموێ لا ئیکراهە فی الدین لا دینی ئیسلامدا سەپاندن و ناچارکردن نییە جارێکی تریش ئەوە بە تەنها لە دەرەوەی مانای ئاەتەکەیە با گوێرەی قورئان لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی ژمارە 256 بە تەنها نافەرموێ لا ئیکراهە فی الدین لا دینی ئیسلامدا سەپاندن و ناچارکردن نییە بەڵکو ئاەتەکە تەواو دەکرێ قەد تەبەیەنە الڕوشد من الغەی چونکە بێگومان ڕێگای چاک و ڕاست لە ڕێگای ناڕاست و کوفر جیا کراوەتەوە و ئاشکرایە اینجا هەر کەسێک باوەڕی بە تاغوت نەبێت و باوەڕی بە خوداهێنا ئەوە بێگومان دەستی بە هۆکار و هەنگەڵێکی پتە و قایمەوە گرتووە کە هەرگیز هەڵناوەشێتەوە و ناپچڕێ بەڵام کاتێک دەڵێ لە ئیکراهە فی الدین ئەوە پێویستە لەسرت بە هەمان شێوە پێیان بڵێ قەد تەبەیەنە الڕوشد من الغەی بۆ ئەوەی ڕاستیەکەیان پێ بگەێنیت بۆت نییە هیچ کەس ناچار بکەی بۆ وەرگرتنی ئیسلام یا قورئان یا خودای پاک و بەرز بۆت نییە دەمانچە لە سەرسەری دابنەی یان شمشێری لەگەڵ بەکار بهێنی ئەوە ڕێگا پێدراو نییە بەڵام بالایانی کەم پەیامەکەت بگەێنە بۆت نییە ناچاری بکەیت لەسەر وەرگرتنی بەڵام لایەنی کەم بیگەێنە و ڕایگەێنە پێی بڵێ کا ڕێگای چاک و ڕاست لە ڕێگای ناڕاست و کوفر جیا کراوەتەوە و ئاشکرایە چونکە ئەوە ئەرچی هەموو مسلمانێکە کە بانگخواز بێت ئەگەر بۆ هەندێک کاتیش بێت و هەموو کاتەکەی بۆ تەرخان نەکات ئەوە با هەندێک کاتی بۆ تەرخان بکات چونکە ئەرچی هەموو مسلمانێکە ئەڵڵا لە قورئاندا لە سوورەتی العەسر دەفەرموێ والعەسر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر واتا سوێن بەکات و ڕۆژگار بەڕاستی هەرچی مرۆڤ هەیە لە زەرەرمەندیەکی گەورەدایە جگە لەوانەی بڕوایان هێناوە و کارە چاکەکانیان کردووە و وەسیەتیان بۆ یەک کردووە لەسەر حەق و ئارامگرتن لەسەر ئاینی ئەڵڵا بۆ ئەوەی هەر کەسێک بچێتە بەهەشت پێویستە بزانێت دەبێت لانی کەم ئەو چوار مەرجە بهێنێتە دی باوەڕهێنان و کاری چاک و هاندانی خەڵک لەسەر حەق یعنی بانگەوازکردن و هاندانی خەڵک لەسەر سەبر و ئارامگری ئەگەر هەر یەکێ لەو چوار مەرجەی تێدا نەبوو ئەوان ناچێتە بەهەشت لەوانەیە مسلمانێکی زۆر باش بیت هەر 5 نوێژ دەکەی ڕەمەزان بە ڕۆژوو دەبیت و حەج دەکەیت بەڵام ئەگەر بانگەوازت نەکرد ناچیتە بەهەشت ئەوەش هەر وەک چۆن لە سوورەتی العەسر هاتووە بەڵام ئەگەر خواویستی لێبێت لێت خۆش بێت و بتباتە بەهەشت ئەوە ویستی ئەڵڵایە هەر وەک ئەڵڵا لە سوورەتی النساء سوورەتی ژمارە 4 ئاەتی 48 و 116 دەفەرموێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء بێگومان هەرگیز خوددا نابورێت لە دانانی هاوبەش بۆی لە خوار شیرکەوە لە هەر گوناهێک دەبورێت بۆ هەر کەسێک خۆی بیەوێت چونکە ئەو کەسەی هاوبەشی داناوە زۆر دوورکەوتۆتەوە ئەگەر خوا بیەوێ لێت ببورێ و بتباتە بەهەشت ئەوە لێبوردەیەکە لە خودداوە بەڵام لەژێر هەڵ و مەرجێکی ئاسایی بە گوێرەی سوورەتی العەسر تۆ ناچیتە بەهەشت گەر بانگەواز نەکەی بە هەمان شێوە بانگەواز بە تەنیا بەس نییە چونکە هەر چوار مەرجەکە یەکسانن لە گرنگی باوەڕهێنان و کاری چاک و هاندانی خەڵک بۆ چاکخوازی و حەق و هاندانی خەڵک لەسەر سەبر و ئارامگری
ئەوە ئەرچی هەموو موسڵمانێکە بۆ ئەوەی بانکخواز بێت بۆ هەندێک کات واتە گەر هەموو کاتیشی بۆ تەرخان نەکات. لەسرت نییە بانکخواز بیت با بەردەوامی وەک شێخ ئەحمەد دیدات یا وەک من، بەڵام بەلانی کەم بانکخواز بە لە هەندێک کات کە ئەوەش فەرزە و خودا لە قورئاندا لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 104 دەفەرمێ ولتكن أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وتا پێویستە هەمیشە کۆمەڵ و دەستەیەک لە ئێوە ببێت کە مردوم بۆ خێر و چاکە بانگ بکەن و فەرمان بە چاکە بکەن و ڕێگری لە خراپە بکەن. خوا لێرەدا باسی ئەو بانگخوازانە دەکەن کە هەموو کاتیان بۆ بانگەوازە وەک پزیشکێک کە فولتایم کار بکات یان ئەندازیارێک یان پارێزەرێک یان پیاوی کار. چەند بانکخوازمان هەیە کە هەموو کاتەکەیان بۆ بانگەوازە. ژمارەی ئەو بانکخوازانە چەندە کە گەشت دەکەن بۆ شوێنی جیاواز لە جیهاندا بۆ ئەوەی پەیامەکە بڵاو بکەنەوە، دەتوانی بە پەنجەکان بیان ژمێرن. دیارە ئەوانن سەرفراز و بەختیار کە خۆیان و خەڵکیش بۆ بەهەش بانگ دەکەن. لێرەدا خوددا باسی ئەو بانکخوازانە دەکات کە بەردەوام ئەوە کاریانە. هیچ پیشەیەک نییە باشتر بێت لە پیشەی بانکخوازی. خدا لە قورئاندا لە سوورەتی النحل ئایەتی 125 دەفەرموێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. با ژیرانە و قسەی خۆش و حکمت و ئامۆژگاری شیرین و جوان خەڵک بۆ ڕێگای پەروەردیگارت بانگ بکە و بە چاکترین و باشترین شێوە قسە و گفتوگۆیان لەگەڵ بکە. دەمەوێ ئەم قسانم با پەیامێکی دووبارە لە قورئاندا کۆتایی پێبهێنم کە لە سێ شوێنی جیاوازی قورئاندا ئاماژەی پێکراوە. لە سوورەتی التەوبە ئایەتی 33 و سوورەتی الصەف ئایەتی 9 و سوورەتی الفتح ئایەتی 28 هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. وتا بێگومان خدا پەیامبەرەکەی ناردووە بە قورئان و ئاینێکی حەق و ڕاستی بۆ ئەوەی زیاتر لە هەموو ئاینەکانی تردا بڵاو بێتەوە و لەناو هەموو گەل و هۆزێک جا مەسیحیەت بێت یان یەهودیەت یان هیندۆسیەت یان بوزی یان جاناسی یان بێباوەڕی ئیلحاد ئەیسیزم یان عیلمانیەت یان هاوچەرخی بۆیە ئیسلام هەوڵی سەرکەوتن دەدات بەسەر هەمووی کولی یانی لەسەروی هەموو ئاینەکانەوە دەبێ وەلەو کەری هەلموشریکون جاهر بە کافر و ناحەزان نەیانەوێ و پێیان ناخۆش بێت. خدا دووجار ئەوەی بە دووبارە کردوتەوە لە سوورەتی ئەتەوبە ئایەتی 33 و لە سوورەتی الصەف ئایەتی 9 بەڵام جاری سێم لە سوورەتی الفتح ئایەتی 28 خدا ئەو پەیامەی دووبارە کردوتەوە بەڵام کۆتاییەکی جیاوازی هەیە. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. وتا خدا ئەو زاتەیە کە پەیامبەرەکەی ناردووە بە قورئان و ئاینێکی حەق و ڕاستە و تا سەری بخات بەسەر هەموو ئاینەکانی تردا بەسەر هەموو گەل و هۆزەکانی تردا جا مەسیحیەت بێت یان یەهودیەت یان هیندۆسی یان بوزی جاناسی یا پارسی یا سیخیەت یا بێباوەڕی ئیلحاد ئەیتیزم یان عیلمانیەت یان هاوچەرخی ئیسلام هەوڵ دەدات لەسەروی هەموویانەوە بێت کولو یانی سەر بکەوێت بەسەر هەموویان وەکەفا باللهی شەهیدا. خدا بۆ خۆشی بەسەر شاهد بێ لەسەر ئەمە خدای پاک و بێگەرد ئێمەی ناوێت کە ئێمە وا نەفام بین و خدای پاک و بەرز پێویستی بە ئێمە نییە بۆ ئەوەی ئاینەکەی خۆی سەرخات. ئەگەر وا بیرم کردەوە کە ئەگەر من بانگەوازم نەکرد ئیسلام بڵاو نابێتەوە ئەوە دەبمە گەورەترین جێل و گەوج لەم جیهانەدا. خدای پاک و بەرز پێویستی بە ئێمە نییە تا ئاینەکەی خۆی بڵاو بکاتەوە ئێمەش بەو شێوە نەفامیین خدا پێویستی پێمان نییە بەڵکو خدای گەورە خۆی زامنە کە ئاینەکەی خۆی بڵاو بکاتەوە. خدای پاک و بێگەرد هەلێکی بە ئێمەداوە گەنمەکانمان بچێنین تاک و خۆر بە دەرەوەیە. ئەڵڵا سوێندی خواردووە کە ئاینەکەی ئیسلام بڵاو دەبێتەوە جامن و تۆ بانگەواز بکەین یان نا بەڵێنێکە و دراوە. ئیسلام دەبێ بڵاو بێتەوە بەڵام خوددا هەڵێکی پێت داوە کە هەڵستی بە پیشەی پێغەمبەران تا پاداشتێکی پێغەمبەران بەدەست بهێنیت. دەمەوێ کۆتا بەوتارەکەم بهێنم بەو ئاەتەی کە منی گۆڕی لە پزیشتی جەستەکان بۆ پزیشتی ڕۆحەکان. من بووم بە پزیشتی مرۆڤەکان چونکە وامزانی ئەوە باشترین پیشەیە لە جیهان. وایە ئەمە پیشەیەکی پیرۆزە بەڵام کاتێک پیشەیەکی باشترم دۆزیەوە کە ئەویش پیشەی بانکخوازی بوو پیشەکەی خۆمم گۆڕی لە پزیشکی جەستەکان
بۆ پزیشکی ڕوحەکان ئەویش ئایەتی 33 سوورەتی ئەلفوسیلەت کە خودای گەورە دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين واتە جاکێ لەو کەسە جوان گفتارترە خەڵکی بەرەو ئیسلام و یەکخواناسی بانگ دەکات و کردەوەی چاکیش دەکات و بەشانازیەوە دەڵێ من لە موسڵمانانم لا کۆتاییدا سوپاس و ستایش هەر بۆ پەروەردیگاری جیهانیانە لا دوعای خێرتان بێبەشمان مەکەن دوعا بۆ هەموو موسڵمانانی چەوساوە لا ڕۆژ ئاوا تا ڕۆژ هەڵات ئەو موسڵمانانەی لا شەو نخونیدان با شەو و ڕۆژ بۆ گەیاندنی پەیامی خوای پەروەردیگار با قسە و گفتار و کردار لا دوعای خێرتان بۆ خۆمان و دایکان و باوکان و مامۆستایانمان لەبیر مەکەن والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی